زۆر داوای لێبوردنەکەم برادەران ئەگەر ئێستا شتێکم بۆ بنووسن هەتاوەکو دڵنیابم لەوەی دەنگ هەیە. دەنگ هەیە برادەران؟ دەنگ هەیە هاوڕێ نەجمەدین؟ ڕاوێش هەیە. سپاستان دەکەم ئەگەر هەندێک لە کاتی خۆتان چوزانە بەو مۆزوعەوە بکوژن. ناونیشانەکە کەمێک سەیرە لە دەربارەی ئەوەی کە ئایا مرۆڤێک لێرە هەیە. طبعا لە ڕیکلامەکە تقریبەن ئەوەم ڕوون کردبووەوە کە ئەم ناونیشانە پەیوەندی بە ئەو وێنەیەوە هەیە کە دامناوە. حەزەکەم بەو مۆزوعەیش دەست پێ بکەم بەڕاستی. دیۆجین یەکێکە لەو فەیلسوفانەی کە وەکو یەکێک لە ڕابەرانی کینیزم یاخود سینیزم حسابی بۆ ئەکرێ. طبعا ئێمە حەزەکەم کورتەیەک بەداخەوە ئەڵێم کە لەسەر کینیزم یاخود لەسەر سینیزم وەکو ڕێبازێکی فەلسەفی کەمترین زانیاری هەیە بە زمانی کوردی. یعنی ئەگەر ئێوە متابعەی ئەو بڵاوکراوە فەلسەفیانەی ئێمە بکەن ئەبینن هیچ شتێکی ئەوتۆ من بۆ خۆم بەش بە حاڵی خۆم هیچ ناونیشانێکم بە ناوی کینیزم یاخود بە ناوی سینیزم کە هەردووکیان یەک ڕێبازی فەلسەفین بەرچاو نەکەوتووە. حەزەکەم شتێکی کورد لەسەر ئەوە باس بکەم. طبعا ئەنتیسفێن یەکێکە لەوانەی کە خوێندکاری سقراتە و دواتر ڕێچکەیەکی تایبەتی وەرئەگرێ. ئەنتیسفێن ئەوەندەی ملاحەزەی لەسەر مەرگخوازی هەبووە لە لای سقرات ئەوەندە بە لایەکانی ترا نەڕۆشتووە، بە تەوەجوهە فکری فەلسەفیەکانی تری سقراتە نەڕۆشتووە. یعنی ئەمە ڕەنگە بتوانین پۆڵێنی هەر یەکێک لە قوتابیەکانی سقرات بکەین بەوەی کە مەسەلەن ئەفلاطون دیوە سیاسیەکەی وەرگرت، مەسەلەن کێک دیوە چیەکەی وەرگرت، بەڵام ئەم کەسە کە ئەنتیسفێنی پێ ئەوترێ ئەنتیسفێن سیر ئەەکەی ملاحەزەی تەنهای لەسەر ئەوە بوو کە بۆچی مەرگخوازی لە لای سقرات عەزیزە، بۆچی سقرات لە نەتیجەیە قبوڵی ئەوە ئەکات کە بمرێت و نەژی، بۆچی پێی وایە کە سقرات بە عەشقەوە بەرەو مەرگە چێ. طبعا دێتیش لەسەر ئەمە ئەکات کە پێی وایە لەبەرەوەی لە حاڵەتەکانە مرۆڤ بۆی باشترە کە نەژی و یاخود ئارامگای ڕاستەقینەی مرۆڤ ئارامگایە، واتە ئارامگای ڕاستەقینەی مرۆڤ گۆڕەکەیەتی و لە ڕەشبینیەکی زۆر گەورەیەشە طبعا ئەنتیسفێن. بەڵام دواتر ئەم قوتابخانەیە طبعا مەیسورەیەک وەرەگرێ، ناونیشانێک وەرەگرێ بە ناونیشانی سینیەکان یاخود کینیەکان. دواتر خۆی سەرەتا سینیزم و دواتر کینیزم وەرئەگرێ. کینیزمەکە زیاتر لە حەقیقەتە لە دوای دیۆجینەوە پەیدا ئەبێ، لەبەرەوەی دیۆجین لەبەرەوەی دیۆجین هاوڵیەکی زۆر خۆشی هەیە لەگەڵ ئاژەڵەکانەوە بە تایبەتی لە ناو ئاژەڵەکانە لەگەڵ سەگا، بۆیە وشەی کینیزم وەرئەگرن یان ناونیشانی کینیزم وەرئەگرن. ئەتوانین بڵێن وەکو سەگ دۆستەکان یاخو سەگ بازەکان ئەگەر لە زمانی کوردیا بڵێن. بەڵام لە مەغزای پەیوەندیکردنی دیۆجین بە ئاژەڵەکانەوە شتێکی زۆر لەوە باڵاتر هەیە، شتێکی زۆر لەوە جیاوازتر هەیە کە ئێمە تەنها لە مەسەلەی سەگبازیدا کورتی بکەینەوە. بە هەر حاڵ شتێک هەیە لە ژیانی دیۆجینە کە پەیوەندی بەم ناونیشانەی ئێمەوە هەیە، ئەویش ئەوەیە دیۆجین بە ڕۆژی ڕووناک بەناو شەقامەکانی ئەسینایە پیاسەی ئەکرد، ئەگەڕا چرایەکیشی بەدەستەوە بوو و بەناو حەشاماتە
هاواری ئەکرد، یعنی خەڵکێکی زۆر ئامادە بوون لەسەر شەقامەکان، ئەم بە چرایەکەوە بە ڕۆژی ڕووناک ئەگەڕا و هاواری ئەکرد ئەرێ کەس مرۆڤێکی پێشک دێت، ئەرێ کەس ئەرێ مرۆڤێک لێرەیە، یعنی بەجددی حاڵەتێکی ناتەبیعیە تۆ بەناو خەڵکا بگەڕێیت بە ڕۆژی ڕووناک بە چرایەکی شەوەکەوەی لە ئەشکەوتێکا بیت و هاواری ئەوەیش بکەی، پرسیاری ئەوەیش بکەی. هەر باسی فەلسەفەت کرد، ئەکسەر دڵم چوو بووە مەسەلەی گنۆسیەتەکە و باشە بەناو خەڵکا بگەڕێیت و هاواری ئەوە بکەیت، لە خەڵک بپرسی ئایا لە حەقیقەتا مرۆڤێک لێرەیە؟ بۆ لەبەرەوەی دیۆجین وەکو لە وێنەکەیشا، لە وێنەی ڕیکلامەکەشا ڕوونکرابەوە کە دیۆجین بە چرایەکەوە بەناو خەڵکا ئەگەڕێ و پرسیاری ئەوەکە بەڕاستی خەڵکێک لێرە هەیە؟ ئینسانێک لێرە هەیە؟ طبعا زۆربەی جار بە وەرگێڕانی جیاواز مەسەلە نەوترێکە دیۆجین ئەڵێ خەڵک زۆرە بەڵام مرۆڤ نییە، خەڵک زۆرە بەڵام مرۆڤ کەمە. باشە طبعا لە سۆنگەی بیرروباوەڕی سینیەکان یاخود کینیەکان پیان وا بوو کە مرۆڤ دەمێک انقرازی کردووە. ئەم حاڵەتە لە لای خەیامی شاعیری خۆمان من بەیتەکەم بە تەواوەتی هەر چوارینەکەم لەبەر نییە، بەڵام لە جێگەیەکە ئەڵێ ئەو زەمانەی مرۆڤیان ژیا ڕابرد کۆتایی هات، ئێستا زەمانێک نییە بۆ ئەوەی کە مرۆڤتیایە بژی. ئەمە تەسەورێکە زۆر نزیکە لەوەی سینیەکانەوە یاخود لەوەی کینیەکانەوە. باشە ساموێل هەر لە حەقیقەتە باشە ئێمە بە پرسیاری سەرەکی ئێمە ئەوەیە، ئایا لە حەقیقەتە ئێمە مرۆڤین یاخود بە کێ ئەوترێ مرۆڤ؟ ئایا مرۆڤ ئینقرازی کردووە یاخود ئێڤۆلیوشنی کردووە، ئێڤۆلوسیای کردووە، گەشەی سەندووە؟ ئەوەی داروین طبعا ئەمە لە ڕووی بایۆلۆجیاوە داروین پێی وایە گەشەی سەندووە، بەڵام ئێمە لە ڕۆ فکری فەلسەفیەکەوە ئایا لە حەقیقەتە مرۆڤ گەشەی سەندووە یاخود مرۆڤ ئینقرازی کردووە لە مەسەلەی ئاکارە و لە مەسەلەی فکرە و لە مەسەلەی سروشتی خۆیان بە پلەی یەکەم. ئێمە ئەگەر سەیری مجتەمەعی بەشەری بکەین، ئێمە دوو کۆمەڵگامان هەیە، دوو کۆمەڵگای جیاوازمان هەیە، یەکێکیان کۆمەڵگای سروشتیە، ئەوی تریان کۆمەڵگای مەدەنیە. لەم دوو قۆناغەدا یعنی ئەگەر مرۆڤێکی مجتەمەعی مەدەنی زیندوو بکەیتەوە و مقابلەی مرۆڤێکی پێ بکەیت لە مجتەمەعی طەبیعیە، ڕەنگە زۆر بە ئاسانی یەکتری نەناسنەوە، ڕەنگە ئەوەندە لە یەکتری دوورکەوتوینەتەوە، ئەوەندە حەقیقەتی طەبیعی خۆمان دۆڕاندووە بە ئاسانی نەتوانین دان بەوە دابنیا یا یەکتری بناسینەوە. بۆیە ئەمانە پێیان وا بوو کە مرۆڤ ئینقرازی کردووە. طبعا هەر لە یۆنانی کۆنا هاوڕێیان ڕەنگە هەندێک ئاگاداری ئەوە بن، ماقولەیەک هەبوو، تێگەیشتنێک هەبوو لەسەر ئەوەی کە هەموو گیاندارەکانی تر کاتێککە زاوزێ ئەکەن لە چەشنی خۆیان ئەخەنەوە. باشە کاتێککە بزنی ئەبێت، باشە مانگای ئەبێت، چوزان مریشک و کەڵەشێرەوە، یعنی هەریەکەیان لە چەشنی خۆیان ئەبێت. بەڵام یۆنانیەکان پێیان وابوو کە مرۆڤی نابێت، مرۆڤی نابێت، بەڵکو چوزانم زیندەوەرێکی ئەبێت. ئەم زیندەوەرە دوجار ئەبێ بخرێتە پرۆسەی پەروەردەوە بۆ ئەوەی بکرێ بە مرۆڤ. باشە؟ یعنی ئێمە قەت نەهاتوین مەسەلەن جوانووی ماینێک بێنین بیخەینە پرۆسەیەکەوە کە تێیدا بیکەینەوە بە ماین یاخود بیکەینەوە بە ئەسب. بەڵام هەمیشە لە لای مرۆڤ وەها بووە کە مرۆڤی نابێت، بەڵکو ئاژەڵێک لە ئاژەڵەکانی ئەبێت، زیندەوەرێکی ئەبێت. ئەم زیندەوەرە قابلیەتی ئەوەی هەیە کە جارێکی تر ئێمە بیخەینەوە پرۆسەی پەروەردەوە و پرۆسەی مەعریفیەوە و لە نەتیجەیە ئێمە مرۆڤ بەرهەم بهێنینەوە. یعنی ئەمە حجەیەک بوو،
ئەمە بیانوویەک بوو بۆ ئەوەی مرۆڤ لە خشتە ببرێ، بۆ ئەوەی مرۆڤ بێنین بیخەینە کارگەکانەوە، بیخەینە سەناعەوە و دواتر مرۆڤ ئینتاج بکەینەوە بە چ جۆرێک؟ طبعاً بەو جۆرەی کە کۆمەڵگا، سیاسەت، دەوڵەت، موسساتەکانی تر وە ئەمانە ئەیخوازن. ئەمە حیجەیەکی باش بوو بۆ ئەوەی کە مرۆڤ لە سروشتی خۆیەوە، چونکە ئەگەر سەیریکەن ئێمە کە باس لەوە ئەکەین مجتەمەعی طەبیعی و مجتەمەعی مەدەنی، کە باس لەم دوو حاڵەتە ئەکەین، ئەتوانین ئەمە لە یەک ئینسانە سەیر بکەین. منداڵێک کە سەرەتا لەدایک ئەدێ بەڕاستی ئەتوانین بڵێن کە ئەم منداڵە هێشتاکە لە قۆناغی طەبیعیدایە، منداڵێکی ڕووخۆشە، پێکەنینی هەیە، گریانی هەیە، هەستەکانی خۆی بەکارەهێنێ، چوزانم میهرەبانی هەیە، بەڕاستی لە قۆناغێکی طەبیعیدایە. و دواتر ئێمە دێن ئەم منداڵە بەردەوام چەکوشکاری تیاکەین، بەردەوام دەستکاری و ڕەشکاری تیاکەین، هەتا وەکو لە نەتیجەیە ئەیکەین بە مرۆڤێک کە بە پێ مەطالیبەکانی ئێمە یاخود بە پێ خواستی ئێمە منسەجیمە، گونجاوە. باشە ئێوە لە خۆتان بپرسن، یعنی مرۆڤ کاتێکە لەدایکە بێ یاخود مرۆڤ لە قۆناغی طەبیعیدا بوونەوەرێکی جیاوازترە لەوەی کە لە قۆناغی مەدەنیدا هەیە. ئێمە هەر لە دوای لەدایک بوونمانەوە، طبعاً وەکو جانجاک ڕۆسۆ زۆر باش ئیشارەت بەوە ئەدا، کاتێککە ئێمە ئیتر دێینە دنیاوە وەکو ئەوەی بە سەقەتی هاتبێتینە دنیاوە، یەک هەر لە ڕێوە ئەکەونە دەستکاریکردنی ئێمە، هەر لە ڕێوە چوزانم دەست بە سەرمانە ئەنێن، دەست بە لووتمانە ئەنێن، دەست بە دەم و چاومانە ئەنێن، هەر ئەو مامانەی کە ئێمە لە داوێنی دایکمان وەرەگرێ ئەکەوێتە ئەوەی دەستکاری ئێمە بکات. يعني هەر لە لەحەزەی لە هاتنە دنیامانەوە دەستکاریکردنی ئێمە دەست پێ ئەکا، ئەوە لوتی گەورەیە چوزانم با لوتی قنچکەینەوە، ئەوە چوزانم چاوەکانی وهایە، دەستەکانی ڕابکێشە باڵای وها لێ بکە و سەر و خواری بگرە، وەکو ئەوەی ئەگەر باوەڕت وهایە خوددا خەلقی کردبێتی، ئەگەر باوەڕت وهایە کە تۆ مرۆڤێکی بوونەوەرێکی طەبیعی، وەک ئەوەی کە تۆ بە هەوا هاتبیت، وەکو ئەوەی کە تۆ پێرفێکردنی لە ڕێوە مامانەکە دەست ئەکا بەوەی کە دەستکاری تۆ بکات. خوا غەڵەتی کردووە، بێ لوتی ئەمە گەورەتر نەبووە، ئایا بچووکتر بووە، نەخێر، طەبیعەت غەڵەتی کردووە، ئەبوو ئەم کەسە بەم جۆرە نەبێەوە بەم جۆرەی تر بێ. و دواتر حتا لە ئاژەڵەکانە ئەم سەگا بێ گوێیەکانی ببڕی بۆ ئەوەی دەرتر بێ، ئەم بێ کلکەکی وا لێ بکەی بۆ ئەوەی وەها بێ، یعنی دێن یەکسەر لە ڕێگاوە دەستکاری طەبیعەتی مرۆڤەکەین. باشە، دواتر ئێمە ئەم مرۆڤە ئەهێنین ئەیخەینە بەردەم پرۆسەیەکەوە، ئەیخەینە بەردەم پرۆسەیەکی پەروەردەییەوە، طبعاً بە حیجەی پەروەردەیی، بۆ حیجەی یۆنانیەی کە پێشتر باسمان کرد. پێمان وایە ئێمە بەم طریقەیە ئەتوانین ئەم مرۆڤە بەرهەم بهێنینەوە، چونکە خۆی لە حەقیقەتا سەقەتە، ئێمە ئەبێ بیکەین بە مرۆڤ، یعنی خۆی مرۆڤی نەبووە، بەڵکو ئێمە هەوڵ ئەدەین بیکەین بە مرۆڤ. سیر بکەن هاوڕێیان، لە سەر شاشەکە من نووسرەیە کە خەتەکەم ناوەندیە، سوزانم هیوادارم پەیوەندیەکەمان ڕێک و پێکرێ. سامان کە باسی لوتەکەی نەبێ بڵێن دوو لە ڕووی تۆ. باشە، برادران سیرکەن، تۆ دیقەت بدە، دوجار ئێمە کۆمەڵێک مرۆڤی جیاوازمان هەیە، ئێمە مرۆڤی کوردیمان هەیە وەک چۆن مریشکی کوردیت هەیە، ئێمە مرۆڤی چینیمان هەیە، ئێمە مرۆڤی ئینگلیزیمان هەیە، ئێمە مرۆڤی ئەمریکیمان هەیە، ئێمە مرۆڤی عەرەبیمان هەیە، ئێمە یعنی سەیرەکەی لە نەتیجە ئێمە کە ئێستا سەیری نەخشەیەکی ئەنترۆپۆلۆجی دنیا بکەین، ئێمە ئەگەر سەیری سیما بەشەریەکانی دنیا بکەین، سەیرەکەی مرۆڤی جیاواز هەیە. دەبێت لێرەیە ئێمە بپرسین بۆچی ئێمە جیاوازین؟ جیاوازیەکانی ئێمە بەرهەمی چییە؟ بێگومان بەرهەمی کۆمەڵە کارخانەیە، هەروەکو چۆن مریشکی مەسڵحە بەرهەمە هێنرێ، مرۆڤیش ئاوا دیسان بەرهەمە هێنرێتەوە. باشە، مرۆڤی کوردی ئەخرێتە ناو کۆمەڵێک کارخانەوە، لە ئەخیرا پارتی دەرەچێت،
لە ئەخیرا موسڵمان دەرەچێە، لە ئەخیرا چوزانم بەحیا و حرمەت دەرەچێە، لە ئەخیرا بەو جۆرە دەرەچێ. بەڵام ئەمە بزانن کە ئێمە خراوینەتە کارخانەیەکەوە و لە نەتیجەیە ئەمەمان لێ دروست کراوە. وەکو چۆن مرۆڤێکی چینی ئەخنێتە ناو کارخانە چینیەکانەوە، دەستگاکانی کۆمەڵایەتی کاری لەسەرەکەن و لە نەتیجەیە کێ دروستەکەن؟ مرۆڤێکی چینی دروستەکەن. مرۆڤێکی بەریتانی ئەخنێتە کۆمەڵە کارگەی جیاوازەوە، دواتر سیر ئەەکەی بە مارکەی بەریتانی مرۆڤە بۆ ئینتاجەکە، عەرەبی بە مارکەی عەرەبی مرۆڤت بۆ ئینتاجەکە. يعني هەمیشە من ئەم نمونەیەم لەسەر ئەوە وەها هێناوەتەوە کە مرۆڤ ڕێک وەکو مەذەربۆردی کۆمپیوتەرێک وەهایە کە هەر کەسە و دێت ئەنتکرێت و دایۆد و ترانزستەری خۆی لەسەردا ئەنێ. مەسەلەن مرۆڤێکە لە دایکە بێ نە دینی هەیە، نە نەتەوەی هەیە، نە نیشتیمانی هەیە، نە مقەدەساتی هەیە، هیچ شتێکی نییە، هیچ شتێکی لەم شتانەی نییە. بەڵام دواتر مەسەلەن سیاسیەکان دێن ئەنتکرێت و دایۆدەکانی نەتەوە و نیشتیمانی لەسەردانێن کە پیرۆزە تۆ پێویستە دیفاعی لێ بکەی بۆ ئەوەی دواتر سوودە گەورەکەی بچێتە گیرفانی سیاسیەکانەوە. باشە دەستگا دینیەکان دێن ئەو مەقاومە و چوزانم ئەجهیزانەی لەسەر ئەم مەزەربۆردە ئەبەسن کە ئەجهیزەی دینین، دواتر تۆ ئەم ئەجهیزانە ئیش ئەکەن، یان چوزانم دەستگای تری کۆمەڵایەتی دێن ئیش لەسەر تۆگەن تۆ بە حیا حرمەت بەڕێز و بۆ جۆرە شتانە بیت. یعنی ئێمە مرۆڤێکین یان بوونەوەرێکین کە تەبیعەتی خۆمان لەدەست داوە، هاوڕێیان پێویستە هەر لە سەرتاوە. طبعا ئەم دان پێدانانە مهمە، بۆیە من ئاوا لەسەرێوەسم. هەر لە سەرەتاوە پێویستە ئێمە دان بەوەدا بنێن کە سروشتی خۆمانمان دۆڕانووە و ئێستا ئێمە وەکو مریشکێکی مەسڵاحە، وەکو مرۆڤێکی سەر بە کارخانەکان بەرهەم هێنراوینەتەوە. ئێمە لە ئێستایە بە جۆرێک بەرهەم هێنراوینەتەوە. طبعا دیقەت بدەن، سیاسی بەردەوامیشتە سەر تۆوەکانەتەوە وا نازانم نیشتیمان واچی ئەوە دین بەردەوامیشتە سەر تۆوەکان کە خوداوەند وا پێغەمبەرەکەی واوە قوربانی ئەوان بە جۆرێکی تر. باشە حتا ئێستا من ئیش لەسەر چیەکەم؟ ئێستا من ئیش لەسەر تۆوەکەم، جارێکی تر مەسەلەن پۆستی ئاغاکەمەوە بۆ ئەوەی کە بە جۆرێکی تر بێت. مامۆستاکە دێتە پۆلەوە بەردەوام ئیش لەسەر تۆ ئەکا بۆی تۆ بە جۆرێکی تر بیت. یعنی هەموو ئەمانە لە نەتیجەیە وا لە تۆ ئەکەن کە تۆ ببیت بە مرۆڤێک کورد بیت، موسڵمان بیت، گۆڕان بیت، چوزانم ئەوە بیت ئەوە بیت ئەوە بیت. بەڵام ئەمە ئیشی کۆمەڵە کارخانەی سیاسی دینی سەرمایەداری بووە. یعنی بازار چێت ئەکا، بازار زانیسی چاک دەکا بەو جۆرەی کە خۆی ئەیخوازێ، بەو جۆرەی کە زۆرترین قازانجت هەبێ. سیاست چاک دەکا بەو جۆرەی کە زۆرترین سوودت بۆ بەژەوەندیە سیاسیەکان هەبێ. چوزانم دین دێت چاک دەکا بەو جۆرەی کە لە خزمەتی بازاڕیش و سیاسەتیش و دینیش دابێت. یعنی قسەکە ئەوەندەیە، من هەوڵەدەم ئەم شەو زۆرترین کاتمان بۆ گفتوگۆکردن بێ و ئیتر ڕەنگە هیچ قسەیەکی تر لەو بارانەوە نەکەم، بەڵام ئەوەندە هەیە کە مرۆڤ لە ئێستایە بوونەوەرێکی مەسڵاحەیە، بوونەوەرێکە کە لە دەواجینەکانە، بوونەوەرێکە کە لە کارخانە سیاسی و دینیەکان دینی و فەرهەنگیەکانە جارێکی تر بەرهەم هێنراوەتەوە و تەبیعەتی خۆی لەدەست داوە. لە حەقیقەتەن تەبیعەتی مرۆڤ ئەمە نییە، تەبیعەتی مرۆڤ بارود نییە، تەبیعەتی مرۆڤ دین نییە، تونڕەوی دینی نییە، تەبیعەتی مرۆڤ نیشتیمان و سیاست و هەندێک شت نییە. بەڵام ئەمە بە حکمی ئەوەی کە تۆ لەم کارخانە ئەکتیڤانەیە بەرهەم هێنراویتەوە، دوجار ڕەنگە قورس بێ بۆ تۆ باوەڕ بەوە بکەی کە دین هیچ نییە، باوەڕ بەوە بکەی کە نەتەوە هیچ نییە جگە لە درۆیەکی سیاسی و دینی، باوەڕ بەوە بکەی کە نەخێر تەبیعەتی من یعنی قورسە بۆ تۆ لە ئێستایە بتوانی بە تەواوەتی باوەڕ بەم شتانە بکەی. منی تر هیچ قسەیەکی ترم نییە، هیوادارم ئەوەی کاتێک کە ئەمێنێت دایبنێن بۆ گفتوگۆکردن. باشە من لە سەرەتاوە دەست پێ ئەەکەم، لە سەرەتای کۆمێنتەکانەوە
باشە ئەمە جارێکە هەر لەسەر ئەوەیە کە سەوتمان هەیە. ئەم مەسەلەیە لای ئومێد خۆشناو مەسەلەیەکە بۆ ناو زبڵدان بە دڵنیاییەوە. یەکسەر دڵم چوو بۆ مەسەلەی باش ئەوە باسمان کرد واز بێنە لەم لایڤە بیکە بە پۆست باشترە کوێر بووە. تەنها بوون مرج نییە کە بێری لەگەڵدا نەبێت. چنار عەلی ڕاستی ڕوون نییە لەلام تەنها بوون مرج نییە کە بێری لەگەڵدا نەبێت. نازانم هیوادارە لە کۆمنتی تراوە ڕوونکەیتەوە ڕوون نییە لەلام. مرۆڤ هەیە بەس ئەقڵ خاڵیە. مرۆڤ هەڵگری هەندێک سیمای سروشتی و مرۆیی خۆیەتی بەڕاستی وەکو چۆن ئێستا ئێمە ئەگەر بێن باسی دوو پشککەن دوو پشک لە پلەی یەکەما زیندەوەرێکە وەکو زیندەوەرەکانی تر و دواتر ئێمە دێن سیفەتە جوزئیەکانی باسەکەن ئەو شتانە باسەکەن کە جیایەکاتەوە لە زیندەوەرەکانی تر. زیندەوەرێکە کە ژەهراویە پێوە ئەدا زیندەوەرێکی خشۆکە چوزانم یەکێکە ئەو شتانی تری باسەکەن. ئەگەر ئێمە بێن سیفەتە مرۆییەکان باسکەین ئایا مرۆڤێکی هاوچەرخ چەندە لە مرۆڤێکی طەبیعی ئەچێت؟ باشە مرۆڤێکی 2016 نیۆرێک چەند لە مرۆڤێکی مەسەلەن 1000 ساڵ لەمە و پێشی ناو دارستانەکان ئەچێت 2000 ساڵ ملیۆنێ ساڵ لەمە و پێشی ناو دارستانەکان ئەچێت. یعنی بەجددی ئێمە لە ڕوە سروشتیەکەیەوە بە تەواوەتی دۆڕاوین بە تەواوەتی سروشتی مرۆیی خۆمانمان لەدەستداوە یان نەتوانین بڵێن لایەنی زۆری سیما سروشتیەکانی خۆمانمان لەدەستداوە و دواتر ئەخلاقی ئێمە ئستاتیکای ئێمە فکری ئێمە بەرهەمهێنراوەتەوە. ئەزیزم تۆ یعنی سیرکە پێت وایە ئەم شتە حەقیقەتە لەبەر ئەوە نییە کە خۆی لە خۆیان حەقیقەتە لەبەر ئەوەی تۆ وەها پەروەردەکراوی وەها تێگەێنراوی کە ئەم شتە حەقیقەتە. من یەک نمونەتان بۆ باسەکەم یعنی حتا ئستاتیکای ئێمە چێژی ئێمە چێر چۆن دەستکاری کراوە. تۆ یەک دنیا مؤسساتەیە لەسەر ئەوەی کە تۆ لە مرۆڤبوون بخەن و جارێکی تر دروست بکەنەوە بەو جۆرەیە کە خۆیان هەیە. بۆ نمونە هۆلیوود چیەکە یعنی ئەگەر تۆ باوکت یا باپیرت بدوێنی سمکۆ ئەگەر باو باپیری خۆمان بدوێنین هەمویان ئەڵێن ژن وا باشە کە قەڵەو بێت چوز غەبغەبەی هەبێت. يعني حتى ئەمە نەک لە کولتوری کوردیا لە کولتوری غەربیشە ئەمە هەیە. يعني بچن کولتوری غەربی سیرکەن هەتا وەکو پێش پەنجاکانی سەدەی ڕابردوو یان پێش شەستەکان و هەفتاکانی سەدەی ڕابردوو مرۆڤی مەرخوبە و مرۆڤە بوو کە قڵەو بێت. بەس دێت لە ڕێگەی هۆلیوودەوە لە ڕێگەی سینەماوە بەردەوام پاڵەوانێکت پیشانەیە کە پاڵەوانێکی ڕەشیقە کچێکی ڕەشیقە بەڵام کچێکی زۆر بە جوان کچێکی زۆر سەنج ڕاکێشە کچێکە کە ئیتر وردە سەیرەکەی جیلێک پەیدا بوو کە ئێستا حەزی لە کچێک ڕەشیق بێ. باشە پێشتر مەسەلەن کچان ڕەنگە لە زەوقیان لەسەرەوە زیاتر بوو بێ کە پیاوێک بێ سمێڵی هەبێ سمێڵێکی ئەستور دووسێ مشکی تێکەڵ کابی بەسێتەوە بەڵام لە نەتیجەیەوە های لێ هات دەستکاری حتا زەوقیان کرا حتا زەوقیان کرا حتا ئێستاتیکیان کرا حتا چوزان چێژوەرگرتنیان کرا کە لە ئێستاوانە لە ئێستا بە زۆرێکە کە نەخێرە بێ سمێڵی تاشا بێ قژی حەفر بێ چوزانم یا قژی درێژ بۆ جۆرە بێ حتا خواردن. يعني تۆ دیقەت بدە ئێستاکە ماکدۆناڵد ئەمریکی چه هەیمەنەیەکی هەیە بەسەر مەتبەخە لە جیهانە. بۆیە نەخێر ئەگەر مرۆڤ بریتیە لە سیما مرۆییەکان ئەوە بێگومان ئێمە بەشێکی زۆر لە سیما سروشتیە مرۆییەکانمان لەدەستداوە و ئەوەی لە ئێستاە هەیە شتێکە زیاتر لە مرۆڤ چووە نەک لە حەقیقەتە مرۆڤ بێت. يعني من حەزەکەم مەیمون شتێکی لە مرۆڤ چووە مرۆڤی هاوچەرخ دایما ئەڵێم ئەو مرۆڤەی کە لە ئێستا هەیە ڤێرژنێکی نوێی مرۆڤە کەس جیاوازە لە ڤێرژنە کۆنەکانی. مرۆڤ هەیە پەروەردە نییە. نا بەعکسەوە من پێم وایە ئەگەر باس لە ڕواڵەتە تەمەن من دژی زانست نیم دژی پێشکەوتنی زانستی و فکری و جۆرە شتانە نیم بەڵام من پێم وایە پەروەردە ڕۆڵێکی زۆر گەورەی هەیە لە ئینتاجکردنەوەی مرۆڤ بەو جۆرەی کە
حقیقەتی مرۆڤ خۆی نایخوازێ، بەڵکو مؤسساتی دینی و مؤسساتی بازرگانی و مؤسساتی سیاسی ئەیخوازێ. لەبەرەوەی پەروەردە ئەمڕۆ لەژێر کاریگەری هەم مؤسسە سوڵتەویەکایە، هەم مؤسسەی دەوڵەتایە، هەم لە تەسیری مؤسسەی سیاسیدایە. هۆکار منیش ویستم هەمان قسە بکەم، بەڵام من لە جیهانی سۆفیای ئێستانگاردن خوێندوومەتەوە دەستخۆش. نازانم مەبەست سینیەکان یا کینیەکانە، بەڵێ بەداخەوە شتێکی زۆر کەم لەسەریان هەیە. ئینسان بوون لەم ڕۆژگارەدا ئەرکێکی زەحمەتە هانا مەحموود، چونکە قورسە ئەو ئەرکە لە واقعدا پراکتیزە بکەین کە من ئەو کەسانەی ئەتوانن ئینسانبوونی خۆیان بسەلمێنن، کە من ئەو کەسانە ئەتوانن ئینسانبوونی خۆیان بسەلمێنن بە کورتی ئینسانیەت وەکو کۆڵێکی قورسە بەسەر شانی زۆر لە ئینسانەکانەوە. ئەزانی هاوڕێگیان ئێمە لە حقیقەتە من دڵنیام بەشێکی زۆرمان دەستبەرداری ئەوە بووە کە ئینسان بێت. بەشێکی زۆر لەوەی کە لە مرۆڤ چووەکان لەو ڤێژنە تازەی مرۆڤ بووی ئاسانترە، بووی خۆشترە. یعنی تۆ ئەگەر بتەوێ مرۆڤ بێت، ئەگەر بتەوێ ئینسان بی، بتەوێ سوود لە طەبیعەتی خۆت وەرگری، بتەوێ سوود لە بەهرە عەقڵیەکانی خۆت وەربگری، بتەوێ سوود لە بەهرە سروشتیەکانی خۆت وەربگری، بە دڵنیاییەوە قورسە بۆت لەناو کۆمەڵگایەکە کە دژ بە بەهرە عەقڵیەکانتە، کە دژ بە بەهرە سروشتیەکانتە. ئینسان بوون ئاسان نییە، نەخێر کە ئاسان نییە پەیوەندی بەوە نییە ئێمە لە سروشتدا، ئێمە لە ڕووی سروشتیەوە توانای ئینسان بوونمانە. نەخێر، ئێمە هەموو توانەکانی ئینسان بوونمان لە بەردەستایە، بەڵام ئەو هێزانەی کە محارەبەی ئینسان بوونی تۆ ئەکەن یا من ئەکەن هێندە کاریگەرن کە قورسە لەو فەزایەدا تۆ بتوانی ئینسانی بیت. دەرەجوتار گونجاوی نەگونجاوە. گەرمە بەستتەوەیە ئێمە گونجاوین لەگەڵ سەردەم و بارودۆخ و زڕوفێکان کە نەگونجاوە بە دۆخی سروشتی و مەعریفی و هۆشیاری خۆمان، بەڵێ لەگەڵتە. لە شێوەی هەموو ئاژەڵەکان مرۆڤ کا حەسەن ئەزانی یەک ڕاستی هەیە، ئەویش ئەوەیە ئێمە لەسەر سروشتی خۆمان لۆمە ناکرێن، بەڵام ئایا ئەمەی کە هەمانە سروشتی خۆمانە یاخۆ سروشتێکی سەناعیە بۆ ئێمە دروست کراوە؟ ئاژەڵەکانی تر لەسەر سروشتی خۆیان هەرگیز لۆمە ناکرێت. کاکە تۆ ناکرێت لۆمەی دوو پشکێک بکەی لەسەرەوەی پێتۆ ئەدا، ئەمە سروشتی دوو پشک خۆیەتی. باشە ناکرێت مەسەلەن لۆمەی بازێک بکەی لەسەرەوەی گۆشتخۆرە، ئەمە سروشتی خۆیەتی. ئینسان تاقەبوونەوەرێکە کە ئەبێت لەسەر سروشتی خۆی لۆمەی بکەیت. ئینسان تاقەبوونەوەرێکە کە لۆمە هەڵئەگرێت، لەبەر ئەوەی مانگەشەی ژیری ئەکا. دوو پشکێک ژیر نییە بەوەی و سروشتەکەی وەهایە و ئەم دوو پشکە ممارەسەی طەبیعەتی خۆی ئەکا. باشە، بەڵام تۆ ئەگەر ممارەسەی طەبیعەتی خۆت بکەی بەم جۆرەی ئێستا نەبووی. ئێمە لۆمەکردنەکەمان بۆ مرۆڤ بە جۆرێکە کە ئەم مرۆڤە ممارەسەی طەبیعەتی خۆی ناکە، بەڵکو ممارەسەی طەبیعەتێک ئەکا کە لە کارخانە سیاسی و دینی و فەرهەنگی و ئیجتیماعیەکانە بۆی دروست کراوە، یا سەرمایەداریەکانە بۆی دروست کراوە. لۆمەی ئێمە بۆ مرۆڤ بۆ جۆرەیە کە ئەم ممارەسەی طەبیعەتی خۆی ناکە، بەڵام دوو پشک ممارەسەی طەبیعەتی خۆیەکە. سەگێک ممارەسەی طەبیعەتی خۆیەکە. لە مناڵیوە تا گەورەبوون لەناو قەفەزین، بێگومان هەر لە سەرەتای لەدایک بوونمانەوە ئێمە چەکوشکاریمان تیاکرێ، ئێمە جارێکی تر بەرهەمە هێنرێنەوە، ئێمە ئینتاجەکرێنەوە. بڕواتان بێ مرۆڤی طەبیعی لە مرۆڤی مەدەنی ناچێ. مرۆڤی مەدەنی ئەمەندە دوورکەوتۆتەوە لە مرۆڤی طەبیعی. جا ئەگەر مرۆڤی طەبیعی مەبەستمان منداڵەکە بێ کە لەدایکە بێ هاوڕێ غەفور، یاخود مەبەستمان مرۆڤێک بێ کە لە دارستانەکانە ژیاوە. جیاوازی نێوان ئێمە و ئەوان بڕاتان لێ زیاترە لە جیاوازی نێوان مەیمون و ئێمە. ڕەنگە لەو جیاوازیە زیاتر بێت. گەر مرۆڤ غەڵەت بکات لە ناوچی
گەر مرۆڤ تێناگەم ئەی تانیا خەم داوای لێبوردن ناکەم. مرۆڤ لە مرۆڤی دەربکەین لە ڕاستیدا. ڕەنگە ئەمە پەیوەندی بە کۆمێنتی پێشترتەوە بێ هاوڕێدارە گونجاوی نەگونجاوە لە مرۆڤی دەربکەین لە ڕاستیدا. نازانم هیوادارم ئەو کۆمنتانەی نووسەن ڕوون بێ. سەریازگیان وایە یعنی تۆ دیقەت بدە بزنی عەرەبیت بیستووە بەڵام مرۆڤی عەرەبیت نەبیستووە. بەس ئێستا ئێمە ئینتاج کراوین بە کوردیانە. عەرەب ئینتاج ئەکرێ بە عەرەبی، ئینگلیز ئینتاج ئەکرێ بە ئینگلیزی، چینی ئینتاج ئەکرێ بە چینی. یعنی ئەزیزم تۆ سەیریکە من کە لەدایکە بم باشە لەو ڕۆژەی من لەدایکە بە منداڵێکی چینیش لەدایکە بێ منداڵێکی ئینگلیزیش لەدایکە بێ هەریەک بەڵام کارخانەکانی بەرهەمهێنانەوەی ئێمە جیاوازە. دوجار من ئەکرێم بە مرۆڤێکی کوردی مسلمانی خەڵکی فڵانە شوێنی ئاوا کولتور و دابوونەریتت بەو جۆرە کە تۆ نابێ قاس خەیتە سەر قات کە تۆ پێویستە چوزانم مەڕ بخۆی ناکرێ پشی لە بخۆی. بەڵام چینیەکە لە کارگەیەکی ترا بەرهەمهێنرایەوە و لە نەتیجە وای لێ هات کە تۆ ئەکرێ پشی لە بخۆی مەسەلەن یا خۆشترین گۆشتەکان گۆشتی گورگ بێ کابرا ئینگلیز ڕەنگە لە کارگەیەکی ترا پەروەردە کرابێ کە ئاسڵان ڕۆکی بێ هیچ نە مەڕ بخوا و نە چوزانە پشی لە بخوا. یعنی ئێمە کە لەدایکە بین هیچ جیاوازیەکمان نییە. دواتر ئەمە کارگە سیاسی و دینی و کولتوری و سەرمایەداریەکانن کەوا لە ئێمە ئەکەن بەم جۆرە جیاوازانە بەم چەشنە جیاوازانە دەرکەوینەوە لە حەقیقەتە. بەڵێ وەکو چۆن بزنی عەرەبی هەیە ئاوا مرۆڤی عەرەبی هەیە، وەکو چۆن مریشکی کوردی هەیە ئاوا مرۆڤی کوردی هەیە. ئێمە ئەبینین لە حەقیقەتە وەکو چۆن مرۆڤی سویدی هەیە ئاوا وەکو چۆن ئاژەڵێکی سویدی هەیە ئاوا مرۆڤی سویدی هەیە، وەکو چۆن ئاسکی سیبری هەیە ئەو مرۆڤی سیبری هەیە. مرۆڤت بۆ چییە؟ من لە هەموو مرۆڤێک ڕادەکەم هاوژین زەنگەنە نازانم ڕاکەی ڕناکەین چی بکەین لە ئەخیرا کۆیلەی حیزبێک دەرەچین بێگومان تۆ ئیشت لەسەر ئەکرێ. یعنی سەیریکە لە پێلیستیانکەوە ئیش لەسەر تۆ ئەوە ئەکرێ کە تۆ پارتی بیت. من داڵێک دانیشتووە سەیری ئەفلام کارتۆنەکە لە پڕە ئیدریس بەرزانی دێتە بەرچاوی، مستەفا بەرزانی دێتە بەرچاوی. ئەمە لە نەستیا ئەگەر لە هەستیشیان نەمێنێتەوە لە نەستیان مێنێتەوە وردە ئیشت لەسەرەکە حتا وەکو ئەگاتە کوردستان 24 حتا وەکو ئەگاتە ڕوودا و لە ئاخیرا بەڵێ پارتیەکی میتی تورکی ئەگەر میتی تورکیش دەرنەسی. ئێمە ئەبێ بڕۆین بۆ وڵاتان بۆ ئەوەی باش ببین یان کوردستان چاک بێت. زانی چۆن هاوڕێ ئەی تانیا خەم نازانم بەڕاستی ناوەکە چۆنم بەڵام پێت وانەیە مرۆڤی غەربیش مرۆڤی مەسڵەحە نییە یاخود مرۆڤی ئینتاجکراو نییە. مرۆڤی غەربیش ئینتاج کراوە بەڵام تەنها کارگەکانمان جیاوازە. ئەو بە کارگەیەک ئینتاج کراوە کە ئەبێ ڕوت بێت تۆ بە کارگەیەک ئینتاج کراوی کە ئەبێ مەحاجە بەریت. ئەو بە کارگەیەک ئینتاج کراوە کە ئەبێت چوزانم بۆ نمونە ئەگەر لە ڕووسیا ئەبێ سەر بە حیزبی دینای ڕەسیی بێ ئەمی تریان لێرە وات ئینتاج کراوە کە ئەبێ سەر بە حیزبی یەکێتی نیشتیمانی بێ. یعنی ئەوانش دیسان لە ئینتاجکردنان شتێک هەیە لە دنیای پێوترە سەناعی بەشەری پێوترە ئینتاجکردنەوەی ئینسان. ئەم ئینسانەی کە هەیە زۆر دوورە لەو ئینسانەی لەو بوونەوەرەی کە لە تەبیعەتی خۆیدا هەیە لە سروشتی خۆیدا هەیە. باشە ئەمە ئەم ئینسانە بۆچی جیاوازە؟ لەبەرەوەی خراوەتە ناو هەندێک کارخانەوە خراوەتە بەردەم هەندێک پرۆسە بۆ ئەوەی بەرهەم بهێنرێتەوە. مرۆڤ سروشتی خۆی لەدەستداوە بە دڵنیاییەوە وایە سەریاس باشە تاوان لە ئەستۆی کێ ئەم باسە وەک باسە دینیەکە وایە دەڵێ مرۆڤ هەموو شتێکی بۆ دانراوە دەبێ
پیای داگوزەر بکە. ئەزانی سەریازگیان مرۆڤ ئەگەر بێت و سوود لە بەهرە عەقڵیەکانی خۆی وەرنەگرێ، مرۆڤ ئەگەر بێت و بەڕاستی سوود لە هۆشمەندی خۆی وەرنەگرێت بە ئاسانی ناتوانێت پێی بەم هەموو فێڵە ببات کە بەرامبەری کراوە و ئاگاداری ئەم هەموو داوە بێت کە لەسەر ڕێگەی ژیانەکەیە هەیە. یعنی تۆ لە دوای ئەوەی کە دێتە دنیاوە دڵنیابە بە ملیارەها داو هەیە کە بۆ تۆ دانراوە. ئەوەی کە تۆ ڕزگارەکە ڕەنگە لە ڕۆژێک لە ڕۆژەکانە تێبگەی، ڕەنگە لە حەزەکانە تێبگەی کە باشە یعنی چی من ڕقم لە تورکە، ئەی بۆ تورک ڕقی لە تورک نییە، من وا ئینتاج کراوم کە ڕقم لە تورک بێ، من وا ئینتاج کراوم کە ڕقم لە فارس و عەرەب بێ، کەچی فارس وا ئینتاج کراوە کە ڕقی لە کورد بێ. کاکە زۆر بەسیتە، زۆر ئاسانە. تۆ وها ئێستا سەیریکە سەریاس لە شەقامێکی ئەڵمانیایە، جوێنێک ئەدرێ بە شێخ مەحموود، باشە جیهازێک کە پێشتر چێنراوە لە ناو سەریاسا کە تۆ کوردیت کە تۆ شێخ مەحموود خەڵکی شارەکەی تۆیە، ئەم جیهازە ئیشەکان سوور ئەبیتەوە حەزەکەی پەلاماری کابرا بێ دوو شەقی هەڵێ. لە هەمان کاتا لەگەڵ تۆیە کابرایەکی تر وەساوە جوولەکەیە بە کولتور بە ئاین و کولتور جوولەکەیە، هیچ ئەو هیچ ڕەت فعلێکی نییە، هەتا ئێوارە جۆن بە شێخ مەحموود بەگوێی لێ نییە، هەتا ئێوارە جۆن بە بەرزانی بەگوێی لێ نییە. باشە لەگەڵ تۆ سەیرەکەی ئەڵمانیەکە جوێنەکەی گۆڕی لەوەوە جوێنیدا بە جوولەکەیەک، جوولەکەکە ئەو جیازەی لە ناخی لەسەر مەزەبۆردی جوولەکەکەیە ئەکەوێتە ئیشکردنەوە ترانسستەرە لێ ئەدا، سوورە بێتەوە ئەم چاکە و جوێنەدا و چاکە و پەلاماری ئەدا. کاکی من تۆ بمانێوە نەمانەوێ بەم جۆرە ئەزانی چێ بەرمەجە کراوی. ئێمە ئێستا ئێمە وەڵام دەرەوەی وەکو چۆن ڕۆبۆتێکەیەنی بەرمەجەی ئەەکەی بە هەندێشت کە پێی ئەڵێ ئاوم بدەرێ ئاوتە داتێ. ئەو وا بەرمەجە کراوە کە ئەگەر پێی بڵێ نانم بدەرێ ئاوت ناداتێ، نانت ئەداتێ. باشە؟ یعنی ئێمە وەها بەرمەجە کرد، ئێمەش بە هەمان شێوە بە جۆرێک پرۆگرام کراوین، بە جۆرێک بەرمەجە کراوین کە وەڵام دەرەوەی هەندێک شت بین. وەڵام دەرەوەی هەندێشتی تر نین. حتا ئێوارە لە لای توە جوان بە چوزانم عەمەر قەزافی بدەن، هەتا ئێوارە لە لای توە نەقدی کولتوری عەرەبی بکەن، فارسی بکەن، تورکی بکەن، ڕەنگە پێشت خۆش بێ. ئەی خێرە من پێم خۆشەوە پێی خۆش نییە. ئەی خێرە من وەڵام دەرەوەی ئەم جۆرە پرسیارانم، ئەم جۆرە پرسیارانە من ئیساراکەن، وەڵام هەندێک پرسیارێتر من ئیسارە ناکەن. با لە لەحزەکانە بیر دەکەوێتەوە کاکە. من هەر ئەوەندە بەسە کە تۆ بگەڕێتەوە بە طەبیعەتی خۆت و تێبگەی لەوەی کە تۆ یەک دنیا مؤسساتە بۆ ئیشی لەسەر تۆ کردووە کە تۆ خۆت نەبیت، کە تۆ بەو جۆرە بیت کە کۆمەڵگا ئێوێ. یعنی تۆ وەرن سەیری کاکە، وەرن علومی سۆسیۆلۆجیا بکەن، کۆمەڵناسی بکەن، لە هەموو ئیشەکانی کۆمەڵناسی لەسەر ڕامکردنی ئینسانە، دەستەمۆکردنی ئینسانە بە جۆرێک کە کۆمەڵگاکە ئەیخوازێ. وەرن سەیری علومی سیاسی کەن، تۆ چۆن بتوانی مجتەمەعەکەت ڕام بکەی بەو جۆرەی کە سیاسیەکان دەیخوازێ. وەرن سەیری دین بکەن، تیۆپراکتیکەن، یعنی سەیرەکەی وەهایە کە مەسەلەن چۆن بتوانێ دنیا حتا درۆکە درۆ ئێمە یەک دنیا مەلا بینین درۆکە بەس موهیمەوەیە تۆ لە ئەخیرا وەها لێ بکا کە بێتە ناو کارگە دینیەکەەوە و ئینتاژت بکاتەوە بۆ شێوەیە کە خۆی ئەوێ. میلەتی غەفۆر سەعید زۆر ڕاستە ئۆجەلان ئەڵێت میلەتی کورد لە دەوڵەتی مادەوە کەرامەتی ڕووشاوە بۆتە هاوڵاتی دوو پێویستە بێنەوە سەر پێی خۆمان و بینەوە مرۆڤی ڕاستەقینەوە هەر گەڕێنەوە بۆ کۆتایی کورد و مرۆڤێکی ڕووخاو. هاوڕێیان من یەک شتان پێ وڵێم، طبعاً هیچ کەم نەتەوە هەیە لە دنیا بەقەدەر کورد قوربانی دەستی قەومیەت بێ. يعني عربەکان کاتێک کە ئێمەیان قەتڵ و عامە کرد، تورکەکان و فارسەکان کاتێک کە ئێمەیان قەتڵ و عامە کرد، لە حەقیقەتە لەبەر ئەوە بوو کە ئەوان قەومین، لەبەر ئەوە بوو کە ئەوان تەعەسسوبێکی قەومیان هەیە. ئێمە خۆمان قوربانی دەستی قەومیەتین، قوربانی دەستی ئەوەین کە نەتەوە پەرستەکان کاریگەریەکی بەو جۆرەیان هەبووە لەسەرمان. بۆیە هیچ کەسێک هێندەی کورد
پێویستی بەوە نیە جارێکتر بەخۆی دابچێتەوە بیر لەوە بکاتەوە کە پێویست ناکە عنسوڵێتی قەومی بەکاربێن. نا ئەمە هەرەوەندە بەسەکە ئینسان بێت. ساموێل دوایی بۆ داسەکەم. باشە لەگەڵ ئەوین کە گۆڕاوین بەس ئەم گۆڕانە عیبی چییە؟ باشە لەگەڵ ئەوەین کە گۆڕاوین بەس ئەم گۆڕانە عیبی چییە؟ هاوڕێشوان عیبەکەی ئەوەیە کە لەسەر ساحەی دنیا ئەیبینین، یعنی سەیری نەخشەی دنیا بکەن، نەخشەی سیاسی دنیا بکەن. عەرەب شەڕێتی لەگەڵ فارسە، فارس شەڕێتی لەگەڵ کووردە، چوزانم تورک شەڕێتی لەگەڵ فارسە، ئینگلیز ڕقی لە سەر ڕەشە، سەر ڕەش ڕقی لە سەر زەردە، سپی پێش ڕقی لە ڕەش پێسە، ڕەش پێش ڕقی لەوەیە. ئەزانی گۆڕانەکە بەو ئاقارەیە کە بازار و سیاسیەکان و دینیەکانی خوازن. مسلمان ڕقێتی لە مەسیحی، مەسیحی ڕقێتی لە جوولەکە، جوولەکە ڕقێتی لە هەردووکیان، بوزی ڕقێتی لەمە، ئەویان ڕقێتی لەوەی تریان. یعنی ئەمە دوجار طبعا ئەگەر ڕق نەبێ، ئەگەر ئەم ڕق لێبوونەوەیە نەبێ، بازاڕی حاخامەکان و مەلاکان و کاهینەکان و چوزانم پیاوە دینیەکانی تر نامێنێ. سیاسی دێت بۆ سیاسیەکان زۆر باشترە کە تۆ ڕقت لە نەتەوەکانی دەوروبەرت بێ، چونکە هەتا وەکو تۆ زۆرتر ڕقت لە نەتەوەکانی دەوروبەرت بێ، ئەوان تا ماوەیەکی دوورتر ئەتوان کەسابەت بەسەر تۆ بکەن، تا ماوەیەکی زۆرتر ئەتوان بەهۆی تۆ قوتی خۆیان مسۆگەر بکەن. لەبەرەوە ئەم گۆڕانە بە پلەی یەکەم ئەچێتە گیرفانی یەکەم بازاڕەوە، دووەم دینەوە، سێم ئاینەوە، پیاوانی ئاینی نەک ئاین خۆشی. مرۆڤ خۆی ناسروشتیە ئوستاز، مرۆڤ لە سروشدا جێی نابۆ، سیفەتی مانەوەی لە دەستدا، ناچاری لە شار و سیستەما بژین. هاوڕێ ئاکۆ بۆچی پێمان وابێ مرۆڤ ناسروشتیە؟ مرۆڤ بوونەوەرێکە لەو بوونەوەرانەی کە لە سروشتا هەیە، بەڵام یەک شت هەیە تکات لێ ئەەکەم تێکەڵی نەکەین، نەویش ئەوەیە کە هۆشمەندی و فکری مرۆڤ جیا نەکەینەوە لە سروشتی مرۆڤ. من پێم وایە مرۆڤ بە فکرەکەی شیەوە، بە داهێنانەکانی شیەوە، باشە بە زانستەکەی شیەوە، بە فەلسەفەکەی شیەوە هیچ سروشتی خۆیەتی. یعنی پێتوان نەبێت مەسەلەن ئەگەر من بڵێم داهێنانەکانی مرۆڤ داهێنانی حەزار، نە، داهێنانی مرۆڤ خۆین هەرچەندە. بەڵام یەک شت هەیە هاوڕێکۆ یا هاوڕێیان هەمووتان، یەک شت هەیە مرۆڤ لەبارە بۆ ئەوەی فری بدرێن. مرۆڤ یەکێکە لەو بوونەوەرە، یعنی تۆ ڕەنگە کاتێکی زۆرت بێ بۆ ئەوەی کە هەندێک ئاژەڵ هەیە ڕای بهێنی لەسەر ئەوەی سیفەتە سروشتی و مرۆڤ سیفەتە سروشتیەکانی خۆی لەدەست بدا. بەڵام مرۆڤ یەکێکە لەو بوونەوەرانەی کە ئاسان ڕامەکرێ، ئاسان ڕائەهێنێ، ئاسان ئەتوانی بیکەی بەوەی کە ببێ بە موسڵمان، ئاسان ئەتوانی بیگۆڕی بەوەی کە ببێ بە کورد، ببێ بە هەر شتێکی تر. نا، مرۆڤ ئەوە نییە کە پێمان وابێت بوونەوەرێکی هێندە هۆشیارەکە ئەتوانێت ڕوبەر نەبابە. ئەوە مەسەلەی وشیاری وانە نەخێر. لە سروشتی مرۆڤ خۆیشە پاسیف بوون هەیە، لە سروشتی مرۆڤ خۆیشە گەندەڵبوون هەیە و حتا ناهۆشیاری هەیە. من هەتاوکو ئەم لەحزەی قسەی تیاکەم باوەڕم وانە مرۆڤ بوونەوەرێکی عەقڵانی بێت لە واقعە، بەڵام هۆکارەکانی نەعەقڵانی بوونی مرۆڤ دیسان بەشێکی زۆری پەیوەندی بەو کارخانانەوە هەیە کە مرۆڤیان تیادا بەرهەمهێنراوەتەوە. من پێم وایە مرۆڤ بوونەوەرێکی سروشتیە، ئەم مرۆڤە کۆنەکە ئێمە نا، مرۆڤ بوونەوەرێکی سروشتیە و دواتر لە خشتە براوە، دواتر سروشتی خۆی لەدەستداوە. من 45 کیلۆم، هەروتیان زەعیفی، خۆم قەڵەو کرد، ئێستا ئەوە خۆم لاواز ئەەکەم. هاوڕێگیان یەک ئەزانیی حەقیقەتەکە ئەوەیە، تۆ لە ناو کۆمەلگایەکدای خەڵک داوای زەعیفبوونت لێەکە. مرۆڤ وەهاش پەروەردەکراوی کە گوێڕایەڵی مجتەمەعەکەت
يعني تۆ داوات لێ ئەکرێ کە بەو جۆرە بێت ئەینا لە حقیقەتی خۆت ڕەنگە هیچ چێژێک لەوە وەرنەگریت کە تۆ قەڵەویت یاخود سەعیفیت هیچ ڕەنگە هیچ لە حقیقەتە هیچ چێژێک لەوە خودی خۆت لەوە وەرنەگریت بەڵام کۆمەڵگەکەت داوای ئەوەت لێەکە کۆمەڵگاکەت خواستیان هەیە لەسەر تۆ ئەم خواستانە بەو جۆرەیە کە ئیتر لە نەتیجەیە تۆ حتا فیگۆرەکەشت بەو جۆرە ئەبێ کە خەڵکەیەوێ یعنی دیقەت بدە ئەم مؤسسانەی ئەم کارخانانەی کە مرۆڤ بەرهەمەهێننەوە تەنانەت فیگۆرەکەشت بەرهەمەهێننەوە ئەبێ ناوقەتی تۆ ئەوەندە سانتیم بێ ئەوێ چوزانم سنگت بەو جۆرە بێ ئەبێ قۆڵەکانت بەو شێوەیە بێت ئەگینە ئەمە کێ قەراری داوە ئەبێ مرۆڤ چوزانم غەبغەبەی هەبێ یا غەبغەبەی نەبێت کێ ئەم قەرارەی داوە بۆچی پێت وایە یعنی بۆچی پێت وایە کە زەعیفێک لە قەڵەوێک جوان بۆچی پێت وایە کە باڵا بەرزێک لە باڵا کورتێک مهمترە بۆچی پێت وایە کە ئەگەر سوزانم سمێڵی گەورە بوو باشترە بۆ دوو مشکی تێکەڵکە نەوعێکی ترە یعنی ئەمە چۆن دروست بوو کاکە ئەمە دروست ئەکرێ ئەم چێژەی تۆ دروست ئەکرێ ئەم زەوقەی تۆ دروست ئەکرێ یەک دنیا مؤسسە دێن ئیش لەسەرەوەکەن هۆلی فلیم دێت کتێب دێت ڕۆمان دێت تۆ لە ڕۆمانەکە خوێندوتەوە کە پاڵەوانەکە بەم جۆرەیە دوجار حەزەکەی دەوروبەرەکەت چوزانم خۆشەویستەکەت معشوقەکەت چوزانەوەیش بەو جۆرەیە بێت کە لە ڕۆمانەکە خوێندێتەوە لە فلیمەکە بینیتە ئەگینا لە حەقیقەتدا هیچ پەیوەندێکی نییە یعنی چی ئەو لوتی باریک بێ جوانترە لەوەی کە لوتی ئەستوو بێ ئەوە چاوی گەورە بێ جوانترە لەوەی کە چاوی بچووکتر بێ هەمووی مصەناعیە هەمووی بەرهەمێنراوە دڵنیا یعنی ئێستا ئێمە شەبیهی مرۆڤین بەڵێ بە دڵنیاییەوە باوەڕی تەواوەتیم بەوە هەیە حەقم بەسەر حاڵەت ئەوە نییە هاناگیان حەقم بەسەر حاڵەت ئەوە نییە ڕەنگە مرۆڤی باش و مرۆڤی چاگەت لەم لاو لێوە دەستکە هەرچەندە ئەوانەیشی ببورن کە ڕەنگە پێمان وابێەوە مرۆڤێکی باشە بەڵام هێشتا پێرفێکت نییە هێشتاکە لە طەبیعەت و سروشتی خۆی لایەوە بەڵام بەگشتی ئەگەر باس لە حاڵەت نەکەین باس لە عمومیات بکەین بەڵێ ئەوەی لە ئێستایە ئەو 7 ملیار مرۆڤە ئەوەی کە لە ئێستایە لەسەر گۆی زەوی ئەژی لە حەقیقەتدا بوونەوەرێکی لە مرۆڤ چووە مطلقاً پەیوەندیەکی زۆر تند و تۆڵی نییە لەگەڵ مرۆڤی طەبیعیە ئەوەی پیاوی وەک مرۆڤ بژیت ئەبێ تەنیا بێت چونکە ئەوەی بیەوێ وەک مرۆڤ بژی ئەبێت تەنیا بێ چونکە هەموو شتێ ڕێگرە نازانم مرۆڤ توانێت تەنیا بێ تەنیانە باوەڕ ناکەم مرۆڤ قورس سەختەوە مرۆڤ خۆ ڕەنگە بتوانێت وەکو حاڵەت وڵای من لەناو مجتەمەعین بەس پێش ئەزانی چۆنە قورسە من پێم وتن قورسە بۆ ئەوەی دەرباز بیت لەم هەموو داوە قورسە بۆ ئەوەی کە تۆ لە بەیانێ 24 ساعت تێپەڕێنی بەبێەوەی بکەویت لە داوێکەوە لە کاتێکا کە بەقەدەر ژمارەی چرکەکان داو لە بەردەم تۆیە هەیە تەنیابوون منیش بێگومان پێم وایە یەکێکە لەو هۆکارانەی کە تۆ ئەپارێزێ لە داوەکان بەڵام چ جۆرە تەنیابوونێک نازانم شتەکە زۆر پەیوەندیمان نازانم قسەمان لەسەر تەنیابوون و تەنیا نەبوون نییە سوزانم لەناو خەڵکە لەناو مجتەمەعە لەناو عەشاماتە جاری وایە تەنیایە جاری وای شەیە هەر خۆیەتی قەرەباڵخە ئاوڕێ سامۆیل سۆراب شتێکی هەیە لەسەر ئەوەی کە باشە بۆچی یعنی خێرە ئێمە ئەسپمان لە ئاژەڵێکی جوانە بەڵام بزن وانە بۆچی ئێمە تەیرەکەینە قەفەزەوە لە ماڵەکانمانە ڕایەگرین بەڵام ڕەنگە لە ماڵی کەسێکمانە ئەسپێکت نەبینی بۆچی یعنی گوڵاڵە سوورە جوانترە لە گوڵەبەی بوون بۆچی گوڵەبەی بوون قیمەتی زیاتر بێ لە گوڵێکی تر بۆچی نەخێر با بە شتەکە زیاتر بۆچی ئەبێ مەسەلەن ئاڵتون کە یەکێکە لە کانزاکان لەسەر گۆی زەوی بە نرختر بێ لە کانزایەکی تر لە فافۆن ئەزانن یەک شتان پێ بڵم هاوڕێیان
لە سەرەتاکە بەر لەوەی ئاڵتون بدۆزرێتەوە، بەر لەوەی ئاڵتون زۆر شایع بێت لە ناو خەڵکە، هەرچی مەلیکەکان هەیە، هەرچی خانەدانەکانی ئەوروپا هەیە، سەرەتا کە فافۆن دۆزرایەوە، سەرەتا فافۆن دۆزرایەوە، هەموو قاچاقەکانیان لە فافۆن دروستەکرد. یعنی فافۆن یەکێک بوو لەوانەی کە شتێکی زۆر گران بەها بوو، بەڵام دوایی کە سەیریان کرد کانزای فافۆن بڕێکی زۆری هەیە لە زەویدا و فەقیرەکانیش دەستیان پێی گەیشت. سەیرەکەی لە دوای ئەوە دەوڵەمەندەکان هاتن هەموو فافۆنەکانیان لەناو بردەوە، جارێکی تر زێڕوزیویان هێنایەوە کردیانەوە بە قاچاقی ناو ماڵەکەیان. بابا یعنی چییە خێرە؟ تۆ ئاو بە نرخترە لە ئاڵتوون، بەبێ ئەو ناتوانی بژین ڕەنگە، بەبێ خوێ ڕەنگە نەتوانی بژین. خوێ وەکو یەکێک لە کانزا سوزانم نافلزیەکان یا خوێیەکان، بەڵام بەبێ ئاڵتوون نەژێت. ئەمە کێ قەراری داوە کە ئاڵتوون لە تیتانیۆم مهمترە؟ کێ مەسا قەراری داوە کە گۆڵی مێلاقە لە گڵادیۆل باشترە؟ ئەمە هەرەوەیە کە ئێمە لەسەری ڕاهێنراوە. هەر کاتێ خۆت دۆزیەوە مرۆڤبوونیش دۆزیتەوە. بێگومان بەر لە کتێبەکان، بەر لە تەلەڤیزیۆنەکان، بەر لە کەناڵەکانی ڕاگەیاندن و ئەوانە زۆر زەڕورە مرۆڤ بتوانێت خۆی بناسێت، بتوانێت خۆی بخوێنێتەوە. هەندێک وەڵای نازانم، منم پرسیارانام قسانەی کە ئەیکەین قسەی ئاسانن، زۆر بەسیتن، شتی زۆر ئاسایی و سەرەتایین. هەر ڕەنگە ئەوەندەی پێویست بێت کە دۆزێک چوزانم بە خۆداچوونەوەی بێت، هەر یەک تۆزێک بیرکردنەوەی ئەوێت. ئێمە شتێکی قورس زەمان هاوکێشەیەکی زۆر قورس نییە بەمان حەل نەکرێت. کەواتە دەبێت کۆمەڵە ئاکارێکە بن بۆ ئەوەی بیتە مرۆڤی باڵا. دەمەوێت بزانم ئەو ئاکارە ستانداردانەی مرۆڤی باڵاچین. هاوڕێ نەزمەتین دائیمە وتومە مرۆڤ بۆ ئەوەی نەک من باوەڕم بە مرۆڤی باڵا نییە، لەبەرەوەی باوەڕم بە مرۆڤی نزمیش نییە. یعنی تۆ کاڵی مرۆڤی باڵا مرۆڤی نزم نا، هەرێندە بەسە مرۆڤی بە ئەمە ئەوە کلاسیفیکیشنی مرۆڤ نەکەن، ئەمە لە موقعێکی باڵایە یان لە موقعێکی نزمترە، نا هەموو مرۆڤین. بەڵام سەیری کە زۆر مهمە، تۆ من دائیمە ئەمە وتووە یەک لەحزە بڕیار بدە هەموو ئەو شتانەی کە وەرت گرتووە لە خۆتی دەرکە، هەموو شتێک باشە، دین لە خۆت دەرکە، نەتەوە لە خۆت دەرکە، فکر لە خۆت دەرکە، خزمایەتی سیاسی هەمووی لە خۆت دەرکە، هەرچی ناخۆییە لە خۆتی دەرکە. دواتر جارێکی تر وەرەوە، یعنی خۆت ورد و ببوورە پێم وایە قەتعێکی بچووکی تیا بوو، وەرە خۆت ورد و خاش بکە، دواتر لەم پارچانەی خۆت جارێکی تر خۆت دروست بکەنەوە، بەڵام بە جۆرێک خەوشەکان فڕێرە دەرەوە. باشە دین لە خۆت دەرکە، جارێکی تر وەرەوە بیر لەوە بکەرەوە کام لەم دینانە دینن، دین چییە لە حەقیقەتە، جارێکی تر پرسیاریان لێ بکەرەوە، مەحکەمەیان بکەرەوە، ولا نەتیجەیە قەرار بدە لەسەر ئەوەی کە ئەمە دینە دین نییە، ئەمە چوزان مەمە چییە، نەتەوە لە خۆت دەرکە. وەکو کوردێک لە کوردایەتی مەڕوانە، وەکو مسلمانێک لە دینی ئیسلام مەڕوانە، وەکو کوردستانیەک لە نیشتیمانی کوردستان مەڕوانە، وەکو عەشیرەتی جاف لە جاف مەڕوانە، بێرە دەرەوە لە ناو هەمویان. نیچە شتێکی وایە ئەڵە تۆ بۆی برجەکەی پاریس بە جوانی ببینی، پێویستە لە برجەکە دوورکەویتەوە. عزیزم تۆ بۆ ئەوەی مسلمان بەباشی ببینی پێویستە مسلمان نەبیت، تۆ بۆ ئەوەی کورد بەباشی ببینی پێویستە لەو کاتەیە کە تەماشای کوردەکەی کورد نەبیت، تۆ بۆ ئەوەی مرۆڤ بەباشی ببینی پێویستە لەو کاتەیە کە تەماشای مرۆڤەکەی مرۆڤ نەبیت. هەوڵ بدە هەندێجار خوا بە، هەندێجار لە دوورەوە لە کەشکەلانی فەلەکەوە لە ئاسمانەوە سەیری ئەم سەرزەویە بکە، بزانە چ فەڵزایەکە. ئەمە یعنی چییە منداڵ بازاڕەوە کوژێوە داعش و حەشتی شەعبی یەک مەزهەبن، یەک خوا، یەک دین، یەک قورئان، یەکەوە یەک خەریک یەکتری کوشتنن. تێبگور دەوردە تێگەی کە ئەمە بازاڕە، ئەمە کەسابەتە، ئەمە ئەو فیشەکانە ئیسفادەی لە یەکەوە جبەخانەکانن، ئەوە کارگەکانی بەرهەمهێنانی باروتن، ئیسفادە لەو قەزەیە ئەەکەن. نا ئەوەندە بەسە خۆت سفر کەرەوە، خۆت ورد و خاش بکە و دواتر دیسان ژیرانە ئێمە هیچ شتێکمان نییە لە عەقڵ باشتر بێ، لە عەقڵ سەروەرتر بێ. من ئەزانم عەقڵ غەڵەتەکە، من ئەزانم عەقڵ پێرفێکت نییە، بەڵام خۆ ئەگەر عەقڵ غەڵەتەکە وەی قوڕ بەسەر سەفسەتە، وەی قوڕ بەسەر داڵغە و خەیاڵ، وەی قوڕ بەسەر دین و خورافیات، وەی قوڕ بەسەر نازانم چی و ئەوە.
باشە عەقڵ غەڵەتەکە، بەڵام هێشتاکە مرۆڤ هیچ میکانیزمێکی لەبەردەسان نیە لە میکانیزمی عەقڵی باشتر بێ بۆ لێکدانەوەی خۆی و دەوروبەرەکەی خۆی. خۆت وێرانکە، خۆت بڕوخێنە، خۆت پارچە پارچەکەرەوە، دیسان خۆت بینا بکەرەوە لەسەر بنەمای عەقڵ، لەسەر بنەمای عەقلانیەت و ژیری. سپاس ڕۆزایگیان. زۆر ڕاستە مناڵێکی تر لە قوتابخانە فێری ئەوە دەکرێت کە تورک بوون خۆشبەختیە تا کۆتایی ئەوە زۆرە تۆنڕەویەکی لێ دەرەچێت. باشە چی بکەین دوجار واز لە کارخانەکان بێنین و وەکو مرۆڤێک بژین پێشەوەی هەر ئایدیا و هەر ئەزانی چۆنە ئازیزم هاوڕێ غەفوور، یعنی تۆ توانی لە ناو مجتەمەعی شابیت و لایەنی زۆری بەهرە سروشتی و مرۆیەکانی خۆشت کەڵک لێ وەربگری. یعنی من پێم وانییە تۆ یعنی کە هاتیتە ناو مجتەمەعەوەی تر قەرار بێ بە تەواوەتی تەسلیمی ئەوەی تۆ توانی لە قوتابخانە بخوێنیت و پرسیاریشت هەبێ، تۆ توانی لە زانکۆیان بخوێنیت و پرسیاریشت هەبێ، تۆ ئەتوانی لە ناو گوندێکا بیت و پرسیارەکانی خۆشت بکەیت. یعنی من پێشتر لە بابەت لە وەڵامی کۆمنتێکی ئەوڕێ نەجمەدین باسی ئەوەم کرد، تۆ بۆ تۆ زۆر بۆ هەر مرۆڤێک باشترە کە جارێکە کە دانیشێ ئەم مرۆڤە سەناعیەی کە بەرهەم هاتووە. باشە من بەرهەم هاتوومەوە ساڵی 2016 36 ساڵ 37 ساڵە من بەرهەمە هێنرێن، دانیشم خۆم بڕوخێنمەوە، دانیشم خۆم ورد و خاشتمەوە، سەر لە نوێ خۆم ئینتاجکەمەوە. مرۆڤ زۆر پێویستی بە بەردەوام ئینتاجکرد، بەڵام چۆن ئینتاجکردنەوەیە نەکە بێم سوود لە کتێبەکان وەرگرم سوود کاکە نووسەرەکان کتێبەکان یەکێکی ترن لەو ئامرازانەی کە تۆ بەرهەمە هێننەوە. تەلەڤیزیۆنەکان، میدیاکان، کەناڵەکانی ڕاگەیاندن، گفتوگۆکان، من و تۆ ئێستا لە فەیسبووکە ها ئێستا خەریکی بەرهەمهێنانەوەی ئینسانی، بەس واز لەمانە بێنە، واز لە منیش بێنە، ئەم بەرنامەی من یەکێکتیا هەڵڵا. باشە دانیشە خۆت بۆ خۆت بزانە چەند لە ژیانی تۆ، چەند لە تێگەیشتن و دنیابینی تۆ بەرمەبنای عەقڵە، هەر ئەوەندە بەسە. دڵخۆشی مرۆڤ هەبوونی هاوڕێیەکی باشی وەکو منە. بێری گومانم لەوە نییە کە ئەو کەسانەی ئەویندارن، ئەو کەسانەی کە ئەوین ئەبەنەوە براوەی ژیانن. زەگەم لەوە بزانێ مەوزوعێکی ترە و دڵخۆشم بە دڵخۆشیتان، پیرۆزباییتان لێکەم، هیوادارم هەتاوەکو دوجار هەر دڵدار بژین، چوزانم هەمیشە خەریکی دڵداری بن لەگەڵ هاوسەرتان. دەستان خۆش بێ بە تەواو بە دڵنیاییەوە هاوڕاتم. لێرە وای لێکراوە خۆی لێون بووە، من پێم وایە مرۆڤەکانی ئێرە حیزب وای لێ کردوون لەگەڵ هەموو هەڵبژاردنەکە مۆدیلی ئینتاجەکەی گۆڕن بە دڵنیاییەوە. حیزب ئەزانین چۆنە حیزب لێرە لە موقعی لە کوردستانە، یعنی ئەمە سەیری کاسەری ئەو بقا جوگرافیەکە کە پێوترێ کوردستان، لە کوردستانە حیزب ئیستیغلالی کۆمەڵە جومگەی زۆر مهمی کردووە. یەکەم جومگەکانی ڕاگەیاندن. هاوڕێیان یعنی تۆ وەک عەقڵ وەکو شیاریش بەرهەمهێنراویتەوە. من لە بەرنامەی ڕابردووە لە ڤیدۆ لایڤێکی ترە باسی ئەوەم کردبوو کە معقولە وتارێک جگە لەوەی هاوڕێ زاهیر پێم وایە چەند وتارێکی نووسی باوەڕتان بێ ئێستا بچن گۆگڵ بگەڕێن سێرچێ بکەن بە دوای دیموکراتی ڕاستەوە خۆی هیچان دەست ناکەوێت لەسەری بە زمانی کوردی. بۆ خۆ هەیشە ڕەنگە خەڵک من ئەوە کوتم هاوڕێ زاهیر کۆمەڵە وتارێکی نووسی بوو لەسەر زاهیر باهی، کۆمەڵە وتارێکی نووسی بوو لەسەر دیموکراتی ڕاستەوە خۆ، بەڵام ئێستا بچۆ لە ئینتەرنێتدا دەست ناکەوێتەوە. خێر بۆ چی لێ لەبەرەوەی حیزب لە لای ئێمە چی بەدەسەوەیە؟ ڕاگەاندنەکانی بەدەسەوەیە، پارەی بەدەسەوەیە، چوزانم ئەمە دێت لەم ڕێگەیەوە حتا تێگەی کاکە خەڵکی کوردی ئێمە ئێستش نازانێ هەندێک فکری سیاسی هەیە مانای چییە. بۆ بێگومان لەبەر ئەوەی کە ئەو بە جۆرێک بەرهەمی هێناوی، ئەو بە جۆرێک تۆ ئینتاج کردوتەوە کە ئاگات لەو شتانەی تر نەبێت، تەنها ئاگاداری هەندێ ڕاڕەوی سیاسی و هەندێک ڕێڕەوی سیاسی و دنیابینی بیت کە تەنها لە قازانجی خۆیەتی. سروشتی مرۆڤ بەو جۆرەیە کە بوونەوەرێکی کۆمەڵایەتیە هەڵبەت بە کۆمەڵایەتی بوون دەخوازێ خۆی لەو کارخانەدا بمێنێتەوە. ئەوە کە دەمەوێت بڵێم ئەوەیە
بەشێکن لە کەناڵەکانی مرۆڤکردنمان. هاوڕێگیان من بەر لەوەی پێم وابێ مرۆڤ بوونەوەرێکی کۆمەڵایەتیە، مرۆڤ بوونەوەرێکی تاکیشە، مرۆڤ بوونەوەرێکی تەنیایە، هیچ سەیریکە، ینی تەنانەت وەکو هەر بوونەوەرێکی تر مرۆڤ تەنیایە، تۆ نەخوان لە کەسی تر وەرەگری، نە دڵی کەس بۆ تۆ لێ ئەدا، نە هەنا کەسێکی تر بۆ تۆ هەناسە ئەدا، نە کەسێکی تر لە جیاتی تۆ ئەتوانێ ببینێ. ینی لە حەقیقەتە ئێمە ئەزانیت چیە سروشتی مرۆڤ وەک سروشتی ئەتۆم وایە، ڕێک خۆی بە تاقی تەنها ئەتوانێت چالاکیەکانی خۆی ئەنجام بدە. بۆیە من پێم وایە بەر لەوەی مرۆڤ بوونەوەرێکی کۆمەڵایەتی بێ، مرۆڤ بوونەوەرێکی تەنیایە، ئیندیڤیدواڵە، سوزانم تاگەرایە، ئەتۆ توانی تەنیا بیت. یعنی من گاڵتەم لەوەیە مرۆڤ ناتوانێت بە تەنیا بژی، مرۆڤەیە تەنیا ژیاوە، مرۆڤەیە بە تەنیا ژی. باشە، بەڵام بە دڵنیاییەوە سەختترە بۆ مرۆڤ بە تەنیا بژی. باشە بۆچی ئێمە هەڵبێین لە مجتەمع؟ نامەوێت هەڵبێن لە مجتەمع، من نەمەوێت بێنەوە ناو مجتەمع، بەڵام بە فۆرمێکی جیاواز، بە فۆرمێک کە نزیک بێت لە سروشتی خۆمان و لە بەهرەکانی خۆمان. ئەگینا من هیدیعایەوەم نەکردووە کە ئێمە لە مرۆڤ هەڵبێین. ڕەنگی شەسوزان ناچار بیت بەوەی لە تا حەدێک لە مرۆڤ هەڵبێین، بەڵام دابڕانت بە تەواوەتی لە مرۆڤ قەت هیدیعایەوەم نەکردووە. بەڵام هێندەوە نێخەزانم کە مرۆڤ بوونەوەرێکی تاکە. وەکن لەسەر ئەوەی ئێمەنەوەی ئادەم و حەوای ئەو کارگیان بابەتی ئێمە نەبوو، ئەوە وەڵامەکە تەواوە. بەس ئەم ڕقلێبوونە لە سەرەتای بوونی مرۆڤەوە هەیە. خوا هاوڕێشوان، تۆ منداڵێکی عەرەب و منداڵێکی کورد و فارس و تورک و ئینگلیز و چوزان مەمازیخی و چی لە ولادەیەکە لەدایکە بن، لە نەخۆشخانەیەکی ولادە لەدایکە بن، کوا ئەم کوردە ڕقی لەو تورکە و کوا ئەم تورکە ڕقی لەو عەرەبە و کوا ئەم عەرەبە ڕقی لەو ئەمازیخیەیە؟ نا، ئەمە لە حەقیقەتدا وا نین. ئێمە دواتر چوزانم وامان لێ ئەکرێکە بەو جۆرە بێن، بە هیچ جۆرێک عنصریەتی قەومی پەیوەندی بە طەبیعەتی ئینسانەوە نییە. ئەسڵەن تۆ کورد نەبووی کوردێنرای، ئەو تورک نەبوو تورکێنرا، ئەو عەرەب نەبوو عەرەبێنرا، تعریب کرا. ئەزانی تۆ بەر لەوەی کورد تعریب کرێ، عەرەب خۆی تعریب کراوە. عەرەب کە لەدایکە بێ عەرەب نییە، تعریب ئەکرێ. کورد کە لەدایکە بێ کورد نییە، تەکلید ئەکرێ. تورک لەدایکە بێ تورک نییە، تەتریک ئەکرێ. ئەوانش خۆیان قوربانی دەستی ئەو کارخانانە. سپاس ڕەوەزگیان، ئەگەر دوور لە تەوەرەکە بێ ئەمەوێ لەسەر شتەوە بدێ. نازانم شتەکە چییە، ئەو لای خۆتەوە دابنێ. ما چاوڕێ عەزیز، باسەکە زۆر سپاسە هاوڕێ نەوەزگیان. فانۆزەکە ینی تەنیاییەکە، فانۆزەکەی دیۆجین بێ ئەگەر مەبەستتەوە بێ، نازانم. تەنها ئاماژەیەک بوو بۆ ئەوەی کە ئێمە حتا لەناو حەشاماتە مرۆڤمان دەست ناکەوێت، چونکە مرۆڤ ئینقرازی کرد تەواو. ئێستا ئێمە مرۆڤ لە کۆمەڵگای مەدەنیە، مرۆڤ کە مجتەمەعی طەبیعی جێ ئێڵە پێ ئەنێتە مجتەمەعی مەدەنیەوە، ئیتر ئینتاجەکرێ بەردەوام. یعنی لەو کاتەوەی کە ئێمە پێمان ناوەتە مجتەمەعی مەدەنیەوە یا قۆناغی مەدەنیەوە، بە دڵنیاییەوە ئێمە مرۆڤبوونی خۆمانمان لەدەستاوە. و لە ئەو خەڵکەی کە تۆ ئەگەڕێ خەڵک زۆرە، ئەمە ڕێک قسەکەی ئەو یا بۆچوونەکەی دیۆجین، خەڵک زۆرە بەڵام مرۆڤت کەمە. هەموو شت زۆرە، سوزانم بەنی ئادەمم کەم. درەندەترین بوونەوە مرۆڤە بێگومان یەکێک لە گرنگترین ئاکارەکانی خۆبوون کە بڕاو متمانەی بەخۆی هەبێت، وەک بوونەوەرێک خۆبوون. بەڵێ پشت بە خۆت و سروشتی خۆت و بەهرەکانی خۆت ببەستە، بێگومان گرنگترە لەوەی پشت بە کتێبەکان، بە تیڤیەکان، بە هەر شتێکی تر بەسی. تۆ تا پشت بە خۆت نەبەسی خراپە، یعنی بەڕاستی خوێندنەوەی کتێبەکان و دانیشتن بە دیار تیڤیەکان و بە دیار لایڤەکانیشەوە منیشەوە. بەڕای من مرۆڤ یەک تۆز بە خۆدا چوونەوەی پێویستە. هیچ منیش پێم وایە چێنەرگیان، من پێم وایە قورس نییە بۆ ئەوەی ئێمە لە هەندێک شت تێبگەین. ئەم شتانە زۆر قورس نین، تەنها بە خۆدا چوونەوەیەک. بەڵێ
بەهر هاوکارگیان ئەو هۆکارانە چین وایە مرۆڤ داهێنەر بێ داهێنان یەکێکە لە سروشتی مرۆڤ داهێنان بەهرەیەکی فکری و عەقڵی مرۆڤە پەیوەندی بە ژیری مرۆڤەوە هەیە سروشتی مرۆڤە ئەسڵەن داهێنان هیچ زانکۆن کاکی من هیچ زانکۆ نییە هی موئەسەسات نییە مرۆڤ خۆی دەتوانێت داهێنەر بێ بەبێ موئەسەسات بەبێ کاکە پاسپۆرت کاتە میکرۆبی دۆزیەوە زانکۆیەکی لە پشتەوە بوو کە ڤایرۆسی دۆزیەوە نەخێر ئەی بینی مەڕەکانی بینی مردانە بوونەوە مەڕانە بۆ مردانە بوونەوە ها تەحقیقی تا کرد دۆزیەوە کە شتێکە ناوی ڤایرۆسە ڤایرۆسی دۆزیەوە کاکە چوزانم خۆقاوی لە ئسحاق نیوتن لە بنسیدار سێوێکا پاڵکەوتووە ئەمن دەستێکی نێودەوڵەتی لە پشتەوە بێت و موئەسەساتی گەورەی زانستی لە پشتەوە بێت نەخێر تێگەیشتە بۆ سێوە بۆ کە کەوتە خوار و بەرەو ئاسمان نەچوو بۆ بەرەو زەوی هات ئەم پرسیارانە و داهێنان زادەی فکر و سروشتی مرۆڤ خۆیەتی پەیوەندی بە سروشتی مرۆڤی خۆی ئەسڵەن موئەسەسات و زانکۆکان و دەوڵەت و زۆرە شتانە دوجار دێن مۆنۆپۆڵی ژیری توێش دەکەن دێن ئەڵێن نەخێر تۆ بۆت نییە خۆت دانیشی میکرۆب بدۆزیتەوە وەرە لە ڕێگەی ئێمەوە لە ڕێگەی زانکۆکەوە بچۆ میکرۆب بدۆزەرەوە لە ڕێگەی سەحەوە لە ڕێگەی موئەسەساتەکانەوە بچۆ توێژینەوەی خۆت بکە لە کاتێکا توێژینەوە سەحەکان هەمویان چوزانم هەموو موئەسەسانە پارەت لێ وەرەگرێ بۆ ئەوەی کە تۆ داهێنانێکی بۆ بکەیت وەرە بە پارە بچۆ بە دوای ڤایرۆسا بگەڕێ کاکە ئەمە پەیوەندی بە سروشتی خۆتەوە هەیە ئەم مۆنۆپۆلی ئەوەیشی کردووە نەخێر پەیوەندی بە سروشتی ئینسانەوە هەیە زانکۆش نەبووایە مرۆڤ داهێنەر ئەسڵان زانکۆ بۆ ئەوە دروست بووە موئەسەساتی زانستی بۆ ئەوە دروست بوون کە بێن زانست قۆرخ بکەن بۆ خۆیان زانست بدزن لە مرۆڤ قۆرخی بکەن بۆ خۆیان وەکو دەستگایەک ئەگەنا مرۆڤ بەبێ هەرێک لەو شتانەش بەڕاستی مرۆڤێکی بەهرەمەندە و مرۆڤێکە بوونەوەرێکە ئەتوانێت داهێنەر بێت و هۆکارەکەشی ژیریە ڕێگیان داخەون بە هۆی کارێکی زەرورەوە سوپاس هاوڕێدارە خۆشحاڵ بووم کە لێرە بوویت دین دروستکراوی خودی مرۆڤە بە دڵنیاییەوە مرۆڤەکان سەرەتا دین دروستەکەن هاوڕێیان یەک شانۆنامە هەیە پێم وایە بە ناوی 4 سندوق نووسەرەکەی بەهرام بەیزاییە من ماوەیەکی زۆر لەمە پێشەمای پار و پێراروانە بوو ئەو خوێندەوە بە کوردی خوێنمەوە ڕجان ئەگەر ئەو کتێبە بخوێننەوە ئەو شانۆنامەیە بخوێننەوە ئەچەند داوای لێبوردنەکەمەوە بە ڕێکڵامێکیش بۆ ئەو کتێبە بەس بە ناوی 4 سندوق نووسەرەکەی بەهرام بەیزاییە لەم کتێبە لەم شانۆنامەکە پێم وایە هەندێک ئەکتەری کورد پێم وایە لە پێنجوان بە تایبەتی عەرز کرا باس لەوە ئەکا کە چۆن ئێمە سەرەتا خودا دروست ئەەکەین و دواتر چۆن هەر خۆمان گیر ئەخۆین بەدەست ئەو خودایەوە کە دروستمان کردووە بەڵێ بە دڵنیاییوە دین خدا یاخود هەر کام لەو شتانەی تر سەرەتا بەرهەمی مرۆڤ خۆی دروستیەکە بەڵام دواتر یەک دنیا کارخانە هەیە بۆ ئەوەی بەردەوام تەڵقینت بکا بەوەی کە خدا هەیە دین هەیە ئەبێ وا بکەی ئەبێ وا بکەی ئەبێ وا بکەی ئەبێ وا بکەی موئەسەساتی تەڵقین زۆرن ئەگەر تەڵقینی دینی بێ یاخود تەڵقینی سیاسی بێیانەتەوەی یا هەر فەرهەنگی بێ سوپاس سوهانگیان سوپاس سروەگیان پرسیارێک دەکەم بێگومان تۆ کێی نەزانی چۆنە بوونەوەرێکم ئەزانی ئێمە تێگەیشتنێکی پێما ڕستۆیە بۆ ئەوەی کە چۆن ئێمە کلاسیفیکیشن بکەین بۆ بوونەوەرەکان بوونەوەرەکان ئێمە هەمومان لەگەڵ هەر زیندەوەرێکی ترە زیندەوەرێکی و نەکەو زیندەوەرانەی ترکە لە دنیاە هەیە کە لە سروشتا هەیە ئەوەی ئێمە جیا ئەکاتەوە لە ئاژەڵەکان بەهرەی ژیریمانە ئێمە ژیریەکی زیاتر ژیرێکی باڵاترمان هەیە لە ئاژەڵەکانی تر بەڵام ئەم ژیریە بەمانایەوە نایە کە ئێمە ببین بە کەڵەگا بەسەر ئاژەڵەکانی ترەوە ئاژەڵەکانی تر هاوڕێمانن بەڵام ئێمە ژیریەکی زیاترمان هەیە کە ئەم ژیریە مەسئولمانەکە لەم شتێک کە ئێمە باسێکرد حتا مەسئولمانەکە لە مامەڵەکردنمان لە بەرامبەر ئاژەڵەکانی تریش باشە
ئەمە ژیریەکەمان لەوان جیاوازە. ئەی لە ڕۆک چی شتێکمان جیاوازە؟ لە ڕۆکەکان هەم هەستکردن ژیریمان، ئێمە هەم هەستیارین، ئێشمان پێگا هەستیارین و هەم ژیری ئاوەین. بەڵام بێگومان هۆکارگیان، بێگومان ئێمە منیش وەکو هەرێکێک لە ئێوە ڕەنگە دنیایەک خەوشم تێدا مابێت، ئەم خەوشانە بەوە ئەبێت کە ئێمە چەند نەتوانین گفتوگۆی خۆمان بکەین. بەردەوام خۆت بێنیتەوە بەردەم خۆت دای بنێی مەحکەمەی کەیتەوە، بەردەوام خۆت بێنیتە بەردەم خۆت دای بنێی گفتوگۆی لەگەڵا بکەیتەوە، پرسیاری لێ بکەیتەوە. محکەمەکردنی خودی خۆت یەکێکە لە وەزیفەکانی ئینسان بە تایبەتی لەم سەردەمەیە کە ڕەنگە بیگەێنێ بەوەی کە بتوانێت نزیک بێتەوە لە مرۆڤبوونی خۆی. تا ژیان هیوادارم کۆمنتەکان کەم بێتەوە چونکە ڕەنگە نامەوێت زۆر لە کاتان بگرم. ژیانی پێویستیان پرسین چین؟ کەڵچەر مرۆڤ دروستەکات یان دیانەت؟ نا، مرۆڤ خۆی هەیە، طەبیعەت مرۆڤی دروست کردووە، مرۆڤ خۆی هەیە. بەعکسەوە من پێم وایە بەشێکی ناڵێم بە تەواوەتی، چونکە ئێمە لە کولتوری شاڕەنگەشتی باشمان هەبێ، بەڵام بەشێکی زۆری کەڵچەر و دین و معریفەت دێن ئیش لەسەر دەستەمۆکردنی ئینسانەکان، لەسەر بەلان ڕێدابردنی ئینسانەکان. نەک پێمان وابێ کەڵچەر و دین و معریفەت ئینسان دروستەکەن. نام تێکەوە تێگەشتنە یۆنانیەکەیە کە پێی وایە ئینسان ئینسانی نابێ، بەڵکو ئینسان ئەبێ پەروەردە بکرێ. باشە ئینسان ئەبێ پەروەردە بکرێ یا ئینسان ئەبێ، بەڵام ئایا لە حەقیقەتا ئەو کەڵچەرەی کە هەیە لە جا کەڵچەرەکان ڕێ کەڵچەرێکی بەدڵنیا ئەو لۆکاڵیە محەلیە. باشە ئەو دینەی کە هەیە دینێکی محەلیە، ئەو معریفەتەی کە هەیە سۆنگەیەکی محەلی هەیە. ئەمە وا دیەکە تۆ مرۆڤێکی محەلی دروستێ. ئێمە لە ئێستاە پێویستمان بە مرۆڤی گەردوونیە. تۆ مرۆڤێک بیت، مرۆڤێکی گەردوونی بیت، مرۆڤێکی محەلی مەبە. مرۆڤی گەردوونی بەوە دروستە بێ کە سیما محەلیەکانی خۆی تێک بشکێنێ، لەو پەنجەرە محەلیەی خۆی بێتە دەرەوە. هەموو شتی دەوروبەرمان سروشتە، مرۆڤەکان بەکاربەرن، ئاین و حیزب مرۆڤ چاواشە دەکەن بۆ بەژەوەندیان. بێگومان بۆچی کۆمنتی ئەو هاوڕێیانە نابینم؟ هەندێک لە هاوڕێیان کە بەڕاستی هەندێک هاوڕێی چالاک و ئەوە بوون، ئەم ئێوارە نەیانتوانیوە بەشدار بن. نازانم ئەگەر مەبەستەوە بێ. سامانگیان مەرج نییە هەرچی گژ و گیا بخوا پشقل و شیاکە بکە. گژ و گیاشە خوا و ڕێق ناکە. خۆزگەم بە کورد نەکرد. نەورۆز سەید قوڵ نازان دەیتر خۆ تۆ چوزانم تۆ تازە لە نەتیجەوە بەڵام تێبگە لەوەی کە تۆ کورد فازیلتر نیت لە هیچ نەتەوەیەکی تر. نەتەوەکەەوە کە لەمەش تێگەیشتی لەوە تێگەی کە ئەوانی تریش فازیلتر نین لە تۆ. تورک لە تۆ زیاتر نییە، بەڵام تۆش لە تورک زیاتر نین. تۆ لەو فار یعنی با مامەڵەکەمان بێنینەوە سەر سکەی خۆی، ئێمە مامەڵەیەکی مرۆیی بکەین بەر لەوەی مامەڵەیەکی قەومی بکەین لەگەڵ دەوروبەر. سەباح یاسین مرۆڤ سروش بەردەوامی گردون و مرۆڤە ئاوەدانکەرەکانی چاخی بەردین کە نیشتەجێ و کێڵانی ئەرز بە خێوکردنی ئاژەڵداریان داهێنا. بەو کردارە ئاوەدانی چاخی بەردینی میسۆپۆتامیا ئەدەی گرنگە لە من بابەتە خوا مرۆڤ وەک سروشت بەردەوامی گردون و مرۆڤ ئاوەدانکەرەکانی چاخی بەردین کە نیشتەجێ و کێڵانی ئەرز و بەخێوکردنی ئاژەڵداریان داهێنا. طبعا دوای چاخی بەردین بەخێوکردن و کێڵانی ئەرز بەڵێ ئاژەڵداری یا بەخێوکردنی ئاژەڵ و کشت و کاڵکردن تقریبا هاو زەمانن کە پێم وایە سەدەی حەوتەمی پێشداین هەیە. بەو کردارە ئاوەدانی چاخی بەردینی میسۆپۆتامیا سەر و شێوەیەکی نوێی ژیانیان داهێناوە بە گوێرەی ئەو داهێنانەی کێڵان و کولتوری مرۆڤ ئاوەدانکەریان هەتاوی داهێنا.
چەمکی کولتور لە چەمکی خێڵانەوە مانای وەرگرتووە بەڵێ کەڵچەرەوە واتە کولتور داهێنانی مرۆڤی ئاوەدانکەر بووە و ئاوەدانیشی بەرهەمی کار بووە بۆ مانایش مرۆڤی ئاوەدانکەر ماڵ ئاوا لە مشەخۆری شێوەکان ژیان ڕاوکەر کۆکەرەوە هاوشێوەی ژیانی ئاژەڵی بووە و مرۆڤی ئاوەدانکەر بەردەم گەشەی هەزاران ساڵدا هێدی دەسەڵاتی داهێنانی کە بوونە سروشتی کولتوریەکەی ئامێتەوە بۆ کارەش دابەشی لێبەشیان ڕێگە بۆ زۆرێکی نوێ مشاخۆری خۆش کرد و شەڕ و پێگرادانی هەندەوە ڕوخانی ئاوەدانی بۆ دوای خۆی داهێنا ئەوە کورتەیەکی ژیانی ڕێگیان پێم وایە بەدڵنیاییەوە هاوڕێ سەباح یاسین من پێم وایە یەک شتان پێ بڵێم پێم وایە مرۆڤ کاتێکە کشت و کاڵە دۆزێتەوە نیشتەجێ ئەبێ کاتێکە نیشتەجێ ئەبێ ئیتر نیشتیمان و نەتەوە و سیاست و ئەم زۆرە شتانە پەیدا بن ئیتر فێرگە و موسسات پەیدا ئەبێ ئیتر فێڵەکانی مرۆڤ پەیدا ئەبێ کشت و کاڵ دۆزینەوەی کشت و کاڵ و نیشتەجێبوونی مرۆڤ لە جێگەیەکە چونکە بەهۆی کشت و کاڵەوە بێت نیشتەجێ بێت باشە دۆزینەوەی کشت و کاڵ سەرەتاکانی سیاسەتە فێڵە هۆکارەکەش چییە؟ جا بۆ معلوماتدا نەتەوە و نیشتیمان بنەمایەکی ئابووریان هەیە هەتا کشت و کاڵ نەدۆزرایە وەکو چالاکیەکی ئابووری نەتەوە نیشتیمان وجودی نەبوو دین وجودی نەبوو ڕقلێبوونەوە لە نەتەوەکانی تر وجودی نەبوو یان وجودێکی بۆ جۆرەی نەبوو ئاوە پرۆگرام کراوێ بۆیە بەڵێ لە دوای دۆزینەوەی ئەوە ئەمانە پێویستیان بە یەکێتی نیشتیمانی هەبوو پێویستیان بە یەک نیشتیمانە و پێویستیان بە یەکێتی نەتەوەیی هەبوو پێویستیان بە مێژوو یا و بەش بە دروستکردنی داستانی مشتەرەک هەبوو و لە ئەخیرە هەتاوەکو گەیشتینە ئەو ڕۆژەی کە هەیە بە دڵنیاییەوە هیوادارم کاتی ترمان هەبێ بۆ قسەکردن لەسەر ئەوەی چۆن نیشتیمان دروست بوو چۆن نەتەوە دروست بوو بەڵێ مرۆڤ داهێنەرە و هەر مرۆڤی شەوەکاربەرەوەی ئەمە کاری هەین هەموو دروستکراوی مرۆڤە بێگومان تەنها بوونەوەرێکین هەوڵ ئەدەین خۆمان بکونجێنین دو تواناییشمان هەیە بێشک مامۆستا مرۆڤ ناسکترین بوونەوەرە لەسەر زەوی بەڵکو دڕندەترین یانەمەری وانگیان مرۆڤ ناسکترینیان نییە طبعا ئەگەر ئێمە بۆ چوونەکەی داروێنیش تەماشا بکەین مرۆڤ لەبەرەوە توانیوێتی ململانەیمانەوە بکە لەبەرەوەی بەهێز بووە لەبەرەوەی توانای گونجاندنی هەبووە هەم بەهێزترین بەهێز بووە چونکەمانەوە بۆ بەهێزەکانە مرۆڤ ناسک نییە نە بەعکسەوە مرۆڤ زۆر سەرسەختە دنیا شەدی انقرازی کرد مرۆڤ انقرازی نەکرد بەڵام بەعکسەوە مرۆڤ یەکێکە لە بوونەوەرە سەرسەختەکان توانای تەکەیوفی هەیە لەگەڵ ژینگە زۆرا و جۆرەکانە یعنی ئەگەر تۆ سیر بکەی بەطریق تەنها لە قوتبەکان هەن لە ناوچە ساردەکان هەن لە ناوچە گەرمەکانە ناتوانێت بژی ئەگەر سەیری حوشتر بکەی لە هەندێک ناوچەیە توانای ژیانی هەیە لە هەموو ناوچەکانە ناتوانێت بژی بزن بۆ ناوچە شاخاویەکان مەڕ لە ناوچە دەشتاییەکان چۆزانم گامێش لە چەم و شیوەکانە بەڵام تاقەبوونەوەرێک کە توانای ئەوەی هەیە کە لەگەڵ تەواوی ژینگە جیاوازەکانە هەڵ بکات و تەحملی ئەو ژیان و ژینگەیە بکات ئەویش تەنها مرۆڤە مرۆڤ بوونەوەرێکی ناسک نییە ئیتر نازانم مەشتی مەجا ئەوەم ناوێکە ئەگەر مەبەستمان هەندێشتی لا بەلا و عاتیفە و دڵداری و هەندێشتی وەهابێ بەڵام بوونەوەرێکی سەرسەختە و بوونەوەرێکی بەعکسەوە زۆر دڕندەیشە بوونەوەرێکە لە باریا هەیە زانی چۆنە ئەم بوونەوەرە لە باریا هەیە باش بێ و لە باریشا هەیە خراپ بێ هیوادارم کەڵکێکی هەبوو بێ ئەو لایڤە طبعا لايڤەکان بە شێوەی ئەرشیف ئەمێنێتەوە لە واڵەکەیە و ڕەنگە لە یوتوبیش دای بنێن هەتاوەکو ئەگەر کەسێک خواستی بینینی هەبوو بتوانێت جارێکی تر متابعی بکاتەوە من زۆر سوپاسان دەکەم سوپاسی زۆر کە لەگەڵما بوون کە بە دڵنیاییەوە خۆشم وامدا نابوو و پێم وابوو پرسیارەکانتان مەوزوعەکە دەوڵەمەندتر و باشتر ئەکات هیوادارم کە
سوودێکی هەبوو بێەوە کە لە ئاستی چاوەڕوانی ئێوەیە بوو بێ و زۆر سوپاس و بمێنن بەخێر.